بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب چی بۆچی چۆن. بەرجی یەکەم. نووسینی ئاسلی کەپڵان. وەرگێڕانی دەستەی وەرگێڕانی دەستگای چاپ و پەخشیکانی عیرفان. چاپی یەکەم نیسان 2014. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی سپاردنی 174 ساڵی 2014 پێدراوە. کۆی لاپەڕە 106. خوێندنەوەی توبا هەولێری. کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بۆچی مرۆڤ و ئاژەڵان ئۆکسجین بەرهەم ناهێنن؟ لاپەڕە یەک. ئەرکی بەرهەمهێنانی خۆراک و ئۆکسجین خراوەتە ئەستۆی ڕووەکە سەوزەکان و هەندێک لە زیندەوەرە وردەکانی زەریاوە. ئەمانە هەڵدەستن بە بەکاربردنی ئەو گازی دوانە ئۆکسیدی کاربۆنەی کە مرۆڤ و ئاژەڵان لە ڕێی هەناسەدانەوە دەیدەنەوە و لە بری ئەو گازە کوشندەیە. ئۆکسجین لە بەرگە هەوادا بڵاو دەکەنەوە. ئیتر بەم چەشنە هاوسەنگی ڕێژەی ئۆکسجین لە بەرگە هەوادا دەپارێزرێت. خۆ ئەگەر مرۆڤ و ئاژەڵانیش ئۆکسجینیان بەرهەم بهێنایە، ئەو کات ڕێژەی ئۆکسجین بە ڕادەیەکی بەرچاو زیادی دەکرد. ئیتر ئەمەش دەبووە هۆی ئەوەی کە بەرگە هەوا لە ماوەیەکی ئێجگار کەمدا توانای گڕگرتن بەدەست بهێنێت. جا ئیتر ئەو کات بچووکترین پڕشکی ئاگر دەبووە هۆی کەوتنەوەی ئاگری گەلەی گەورە. خۆ ئەگەر بە پێچەوانەی ئەم حاڵەتەوە ڕووەکەکانیش بە چەشنی زیندەوەرانی دی بەردەوام دوانە ئۆکسیدی کاربۆنیان بەرهەم بهێنایە، ئەوە ئەم جۆرە ئۆکسجینی ناو بەرگە هەوا بە خێرایی تەواو دەبوو. لەوەها بارێکیشدا تەواوی زیندەوەران لە بێ ئۆکسجینیدا دەرخنکان و دەمردن. کامیان ساردترە، کانزا یان تەختە؟ لاپەڕە دوو. لە مانگە ساردەکانی زستاندا و کاتێک پلەی گەرمی جەستەمان دەگاتە 37 پلەی سەدی، پلەی گەرمی ژوورەوەش نزیک دەبێتەوە لە 20 پلەی سەدی. بێگومان کەلوپەلەکانی ژوورەوەش هەمان پلەی گەرمی ژوورەوەیان دەبێت. بەڵام کاتێک دەزەبین بۆ کەلوپەلەکان، وا هەز دەکەین ئەو کەلوپەلانەی لە کانزا دروستکراون لەو کەلوپەلانە ساردتر بن کە لە تەختە دروستکراون. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کانزا گەیەنەرێکی باشی گەرمیە و دەست بەجێ گەرمی لەشمان بۆ خۆی دەبات. ئیتر بەم هۆیەوە گەرمی دەستەکانمان لە دەست دەدەین و هەز بە سەرما دەکەین. بۆیە ئیتر ئێمەش وا دەزانین کە کانزاکە ساردترە. بەڵام کاتێک دەست بۆ ئەو بەشانە دەبین کە لە تەختە دروستکراون، دەبینین کە هێندەی کانزاکان سارد نین. ئەمەش لەبەر ئەوەی کە تەختە بە پێچەوانەی کانزاوە گەیەنەرێکی باشی گەرمی نییە، بۆیە کەمتر گەرمیمان لێوەردەگرێت. لە ڕاستیدا ئەم تەختە و هەم کانزای ناوژوورەکانیشمان هەمان پلەی گەرمیان هەیە، بەڵام جیاوازیەکە لەو بڕە گەرمیەدایە کە هەر یەک لە تەختە و کانزا لە جەستەمانەوە وەری دەگرن. چی ڕوودەدات ئەگەر چاومان نەتروکێنین؟ لاپەڕە سێ. لەگەڵ هەر چاوتروکانێکدا فرمێسک بە هەموو لایەکی چاوماندا بڵاو دەبێتەوە و چاومان دەشواتەوە. پێڵووی چاو هەروەک فڵچەی سیارە دێت و دەڕوات و ئەو تەنۆلکە بچووکانەی پەڕیونەتە بەشی سەرەوەی چاوەوە دەباتەوە بەرەو پێڵووی ژێرەوە. ئیتر بەم شێوەیە ئەو تەنۆلکانەی دەکەونە بەرلافاوی فرمێسک ڕادەماڵڕێن و دەکرێنە دەرەوە. لە هەمان کاتدا کە پێڵوەکانی چاومان لێک دەنین، ئەو شلە سوێرەی لە فرمێسکە ڕژێنەکانمانەوە دەردەدرێت، چاومان پاکش دەکاتەوە. شایانی باسە ئەم سیستەمە ڕێکوپێکە هەر لە ساتی لەدایک بوونمانەوە بە بەردەوامی ئەرکی خۆی جێبەجێ دەکات. باشە ئەی ئەگەر بە ئەرکی خۆی هەڵنەستایە چی ڕووی دەدا؟ ئەگەر مرۆڤ هیچ چاوی نەتروکاندایە و هەمیشە پێڵی چاوەکانی بەکراوەی بمایەتەوە، ئەوە چینی دەرەوەی ڕەشێنەی چاوکەپەی دەڵنگلێنە و شک دەبووەوە، پاشان چینێکی تری بەسەردا دروست دەبوو، بەم جۆرە دەبوو بەهۆی نابینابوونمان. بۆچی پێش ئەوەی مۆبایلەکانمان زەنگ لێ بدات، شاشەی تەلەڤیزیۆن و کۆمپیوتەرەکانمان شەپۆڵیان تێدەکەوێ؟ لاپەڕە چوار. مۆبایلەکان لە ڕێی شەپۆڵە کارۆموگناتیسیەکانەوە پەیوەندی لەگەڵ یەکتر دەبەستن. زۆربەی جار ئەم وزە کارۆموگناتیسیە بەر لە لێدانی زەنگی مۆبایلەکە هەستی پێدەکرێت، چونکە ئاڵوگۆڕی زانیاری لەگەڵ ناوەندی پەیوەندیدا بە زۆری لەو ساتە وەختەدا ڕوودەدات. دروستبوونی وێنەش لەسەر شاشەی تەلەڤیزیۆن و کۆمپیوتەرەکان بەهۆی ئاراستەی ئەلکترۆنەکانەوەیە لە ناوبوارە مکناتیسیەکاندا. ئەو شەپۆڵە کارۆموگناتیسیانەی کە لە مۆبایلەکانەوە پەخش دەبێت کار دەکاتە سەر ئەم بوارە کارۆموگناتیسیە و ئاراستەی ئەلکترۆنەکانی ناوی تێک دەدات. ئیتر بەو هۆیەوە شێوان و پەرتبوون لە وێنەکاندا دێتە کایەوە.
بۆچی دوو گوێچکەمان هەیە؟ لاپەڕە پێنج. گوێچکە کە یەکێکە لە پێنج هەستەوەرەکانمان لە هەمان کاتدا ئەندامی بیستن و ڕاگررتنی هاوسەنگی لاشەمانە. بەهۆی گوێچکەمانەوە دەتوانین ئاراستەی دووری و ئەو دەنگانە دیاری بکەین کە گوێمان لێیان دەبێت. ئەگەر تەنها یەک گوێچکەمان هەبوایە ئەوە مێشکمان نەیدەتوانی ئەو دەنگانە لێکجیا بکاتەوە کە لە دەوروبەرماندا هەن. ئیتر بۆ جۆرە ئێمەش نەمان دەزانی دەنگەکان لەکوێوە دێن. چۆن سابوون چڵک لا دەبات؟ لاپەڕە شەش. کاتێک دەستمان چەور دەبێت و دەمانەوێت بە ئاو بیشۆین، دەبینین ئەو چینە چەوریە بە دەستمانەوەیە یەکسەر ئاوەکە بڵاو دەکاتەوە. بگرە ئاوەکە هەردەستیشمان تەڕ ناکات، بۆیە دەستمان پاک نابێتەوە. بەڵام کە سابوون بەکاردەهێنین حاڵەتەکە دەگۆڕێت، چونکە جەمسەرەکانی گەردی سابوون پێکاتەیەکی سەرسوڕهێنیان هەیە. ئەوە تا جەمسەرێکی کارلێک لەگەڵ ئاو دەکات و جەمسەرەکەی تریشی دژە ئاوە. واتە لە کاتێکدا جەمسەرێکی سابوونەکە کە حەز دەکات ئاوی وەربکەوێ کەچی جەمسەرەکەی تری ئامادە نییە. لەم نێوانەشدا ئەو بەشەی دژە ئاوە بە چڵکەکەی دەستمانەوە دەنووسێت و بەشەکەی تریش لەناو ئاوەکەدا دەمێنێتەوە. ئیتر بەهۆی پەستانی ئەو ئاوەی دەستمانی پێدەشۆین کە فاوەکە لە دەستمان دەبێتەوە. هەروەها ئەو جەمسەرەی کارلێک لەگەڵ ئاو ناکات، ئەو چڵکانە لەگەڵ خۆی دەبات کە هەڵی گرتوون. شایانی باسە تایەتی جل شستنیش هەمان تایبەتمەندی هەیە. تراویلکە بینین بەواتای چی دێت؟ لاپەڕە حەفت. لا ڕۆژێکی گەرمی هاویندا و لەو دەمەدا بە شەقامێکدا ڕۆیشتویت، ڕەنگە چاوت بە گۆمێکی بچووکی ئاوکەوت بێت. وەختێکش ویستوتە لێی نزیک بیتەوە ئاوەکە دیار نەماوە. لە ڕاستیدا ئەوە ئاو نەبووە، بەڵکو چینێکی گەرمبووی هەوا بووە. لێکدانەوەی زانستی ئەم حاڵەتەش بەم جۆرەیە. دیشکی خۆر بەر ئەو چینە گەرمەی هەوا دەکەوێت کە لە ڕووی شەقامەکەوە نزیکە و پاشان پەرز دەبێتەوە و بەرچاوی ئێمە دەکەوێت. هەروەها دەتوانین لەسەر ئەم ڕووکەشە دراوەیە ئەو تەنانە ببینین کە لە بەرامبەرمانەوەن. ئەم دیاردەیەش کە بە تراویلکە سەراب ناسراوە لە وێنەدانەوەی سەر ڕووی ئاو دەچێت. ئیتر ئێمەش وا دەزانین ئاوی وەستاو لەسەر شەقامەکە هەیە. ئایا لە ئاسمانەوە بۆق دەبارێت؟ لاپەڕە هەشت. لە ڕۆژە ڕەشەباویەکاندا هەندێک جار گێژەڵوکە هەڵدەکات و لە زەویەوە بەرەو ئاسمان لول دەخوات. تەنانەت جاری وا هەیە ئەم گێژەڵوکانە زنجیرە دەبەستن و بەهۆی خێراییەکەیانەوە لە توانایاندایە ئۆتۆمبیل و مرۆڤ و گیان لە بەرانیش ڕابماڵن و لەگەڵ خۆیاندا هەڵیان بگرن. جا کاتێک ئەم گێژەڵوکانە لە چەم و ڕووبارەکاندا ڕوودەدەن، بۆق و ماسی و تەنانەت هەندێک جار قوڕ و وردەبەردیش لول دەدەن و لەگەڵ خۆیاندا هەڵیان دەگرن. اینجا ئەو شتانەی گێژەڵوکەکە لەگەڵ خۆیدا هەڵی گرتووە لە شوێنێکی تردا دەکەونە خوارەوە. ئیتر ئێمەش بۆ دەربڕینی ئەم حاڵەتە دەڵێین هەی لەوە لە ئاسمانەوە فڵانە شت باریوە. بۆچی پەنجەکانمان دەتەقن؟ لاپەڕە نۆ. ئەو دەنگەی لە کاتی تەقاندنی پەنجەکانماندا دروست دەبێت دەرەنجامی بەریەککەوتنی ئێسکەکانی پەنجە نییە، وەک واگومان دەبرێت، چونکە جومگەی پەنجەکانمان بە بەرگێک دەورە دراوە. ئەو بەرگەش بەرگێکی چڕە و مادەیەکی شلی تێدایە. جا کاتێک پەستان دەخێنە سەر پەنجەکانی دەستمان، ئەو ئێسکانەی جومگەکانیان پێکهێناوە لەیەک دوور دەکەونەوە. لە ئەنجامی ئەمەشدا ئەو بەرگەی کە جومگەکەی داپۆشیوە دەستچێت و بڵقە هەواییە بچووکەکانی ناوشلەکەش کە لینجی دەبەخشنە جومگەکان دەتەقن. ئیتر ئەو دەنگە دروست دەبێت کە ئێمە بە دەنگی تەقاندنی پەنجەی دادەنین. دەبێت ئەوەش بزانین کە زۆر دووبارەکردنەوەی ئەم کارە دەبێتە هۆی زیانگەیاندن بە بەرگی جومگە و لاوازبوونی توانای شت هەڵگرتن بەدەست. دەبێت چۆن دەرمانە دژە زیندەکان بەکار بهێنین؟ لاپەڕەدا. دۆزینەوەی دەرمانە دژە زیندەکان واتە ئەو دەرمانانەی کە لە چارەسەری ئەو نەخۆشیانەدا بەکاردەهێنرێن کە بەهۆی بەکتریاوە توش دەبین، سوودێکی زۆری بە مرۆڤایەتی گەیاندووە. بەڵام لەپاڵ ئەم سوودەیاندا لە هەندێک حاڵەتدا بۆی هەیە زۆر مەترسیدار بن. گەورەترین مەترسی کە لەم دەرمانانەوە پەیدا دەبێت بریتە لە پەیداکردنی بەرگری لەلایەن بەکتریاکانەوە دژ بەم دەرمانانە. ئیتر کە ئەوە ڕوویدا، ئەو کات دژە زیندەکان ناتوان بە ئاسانی ئەو بەکتریایانە لەناوبەرن کە بەرگریان دژیان پەیدا کردووە و هۆکاری دروستبوونی بەرگری لەلایەن بەکتریاکانەوە بەرامبەر دژە زیندەکان بە زۆری دەگەڕێتەوە بۆ هەڵە بەکارهێنانی ئەم دەرمانانە یاخود زیادەڕەویکردن تیایاندا. ڕەنگە لە هەندێک حاڵەتیشدا بەکارهێنانی دژە زیندەیەکی نەگونجاو ببێتە هۆی لەناوبردنی بەکتریا سوودبەخشەکانی جەستەمان. بێگومان ڕاستەوخۆ ئەمەش دەبێتە هۆی تێکدانی کردارە جەستەییەکانمان.
لەبەر ئەم هۆیە دەبێت تەنها پزیشکەکان بڕیاری بەکارهێنانی دەرمانە دژەزیندەکان بدەن. دروستترین مامەڵەش لەمڕۆوە بریتیە لەوەی کە جگە لەو دەرمانەی پزیشک نووسیویەتی هیچی تر بەکار نەهێنین و زیاتریان کەمتر لە بڕی دیاریکرا وەرنەگرین و پابەندی ماوەی چارەسەر بین. هەروەها دەبێ ئاگاداری ئەوەش بین کە نابێت ئەم جۆرە دەرمانانە لە چارەسەری ئەو نەخۆشیانەدا بەکار بهێنین کە بەهۆی ڤایرۆسەوە تووشیان دەبین. هەڵە بەکارهێنانی دەرمان و کەرەستە پزیشکیەکان زیان بە تەندروستی مرۆڤ دەگەێنن، هەر بۆیە پێویستە زۆر بە وریاییەوە بەکاریان بهێنین. هەورە بروسکە بە زۆری لەکوێ دەدات؟ لاپەڕە 12. هەورە بروسکە بە زۆری لەو شوێنانەدا دەدات کە لە ئاسمانەوە نزیکن، لووتکە بەرز و تیژەکان، ئالێر، ستونی هێلی تەلەفۆن، تاوەرە سەرەکیەکانی کارەبا، منارە، درەخت و تاشە بەردە تیژەکان لەو شتانن کە ئەگەری بەرکەوتنی هەورە بروسکیان هەیە. هەر بۆیە لە کەش و هەوای باراناییدا پێویستە خۆمان لەم شوێنە بەرز و نوکتیژانە بە دوور بگرین. هەروەها چەتری نوکتیژیش مەترسی ئەوەی هەیە هەورە بروسکەی بەربکەوێت. ئەمە جگەلەوەی کە بۆ سەلامەتی خۆمان وە باشترە لەو ناوچانەشدا نەمێنینەوە کە لە ڕووی بەرزیەوە لە ئازناوچەکانی دەوروبەریدا بەرزترە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بۆچی دەپژمین؟ لاپەڕە 13. پژمین بریتیە لە کردداری هاتنە دەرەوەی هەوا لە دەمولوتەوە بە شێوەیەکی خێرا و دەنگدار لە ئەنجامی وروژاندنی بۆشایی ناولوتەوە. ڕەنگە ئەم وروژانە بەهۆی چەند شتێکی حەساسیەت بزوێنی وەک دەنکە هەڵاڵە یان ئەو بەکتریایانەوە بێت کە لە بۆڕی هەناسەداندا کۆبوونەتەوە. لە پاڵ ئەمانشدا بۆی هەیە هەندێشتی تری وەک ڕووناکی و جۆش و خرۆش و ترس ببێتە هۆکاری پژمین. ئەگەر سرنج بدەین لە کاتی پژمیندا چاوەکانمان دەنووقێت و هێندە پەستانێکی زۆر دەکەوێتە سەر و کۆ ئەندامی هەناسەمان کە نووقانی چاو ئەرکی پەرچەکردارێکی پارێزەر دەنوێنێت. خێرایی ئەو هەوایی کە لە کاتی پژمیندا لە دەمولوتمانەوە دێتە دەرەوە دەگاتە نزیکەی 120 کیلۆمەتر لە کات ژمێرێکدا. بۆیە نابێت هەرگیز ڕێ لە پژمین بگرین کە دەبێتە هۆی دوورخستنەوەی تۆز و میکرۆب و دەنکە هەڵاڵە لە بەشی سەرەوەی کۆ ئەندامی هەناسەمان. چونکە ڕێگرتن لە پژمین زیانێکی زۆر بەدەستەمان دەگەێنێت و بۆی هەیە مرۆڤ تووشی شەلەل بکات. جیاوازی گۆشتی ماسی و گۆشتەکانی تر چییە؟ لاپەڕە 14. جیاواز لە گۆشتەکانی تر گۆشتی ماسی بڕێکی زۆر لە ترشە چەوریە ناتێرەکانی لە خۆیدا کۆ کردوێتەوە کە بە نون-3 و ئۆمێگا-3 ناسراوە. ئەو ڕۆنانەی کە ڕێژەی ترشە چەوری ناتێریان زۆرترە لە ڕووی تەندروستیەوە زیانیان بۆ دڵ و دەمارەکانی لاشەی مرۆڤ کەمترە. سەرباری ئەوەی کە ڕێژەی ترشە چەوریە ناتێرەکان لە ڕۆنە ڕوەکیەکاندا زیاترە تا ڕۆنە ئاژەڵیەکان، کەچی هێشتا تەندروستترین گۆشت لە ناو گۆشتی گیانداراندا گۆشتی ماسیە. لەلایەکی دیکەوە ترشە چەوریەکانی ناو گۆشتی ماسی ڕۆڵێکی گرنگ دەبینن لە گەشەسەندنی کۆ ئەندامی دەماری منداڵ و تەندروستی مێشکیدا. تەنانەت لە ئەگەری کەمبوونەوەی ئەم مادانە لە کاتی منداڵیدا بۆی هەیە ئەو کەسە لە تەمەنی گەورەیشدا تووشی سستی چاڵاکیەکانی مێشک و لاشە بێت. توێژینەوە زانستیەکان دەریان خستووە کە بەکارهێنانی ماسی لەلایەن پێگەیشتوانەوە ڕۆڵێکی گرنگ دەبینێت لە پاراستنی تەندروستی دڵ و دەمارەکاندا. لە ڕاستیدا زانینی ئەوەی کە ڕێژەی ترشە چەوریەکان لە ڕۆنی ماسیدا زۆر لەو ڕێژەیە زیاترە کە لە شیری دایکدا هەیە بەسە بۆ ئەوەی کە تێبگەین گۆشتی ماسی چەندە گرنگە. بۆیە گەردەتانەوێت لاشەیەکی تەندروستان هەبێت ئەوە ئامۆژگاریتان دەکەین بەوەی کە گۆشتی ماسی لە ژەمە خۆراکیەکانداندا زیاتر بکەن. هەروەها لە کاتی کڕینیدا وریای ئەوە بن کە ماسیەکە تازە بێت. چینی ئۆزۆن چییە؟ لاپەڕە 15. چینی ئۆزۆن ناوی ئەو بەشەی چینی ستراتۆسفێری بەرگەهەوایە کە ماددەی ئۆزۆنی بە شێوەیەکی چڕ تێدایە و دەکەوێتە نێوان 16 بۆ 50 کیلۆمەتری بەرگەهەوا. ئۆزۆن کە لە 3 گەردی ئۆکسجین پێکاتوە لە پلەی گەرمی ژووردا گازێکی بێڕەنگە و هێما کیمیاییەکەی ئۆ3. سوودی چینی ئۆزۆن لەوەدا خۆی دەبینێتەوە کە مەترسی تیشکە سەروەنە و شەیە زیان بەخشەکان کەم دەکاتەوە کە لە خۆرەوە دەردەچن و ڕێگر دەبێت لە بەردەم گەیشتنیان بە زەوی. گەیشتنی بڕێکی زۆر لەم تیشکانە بۆ سەرزەوی دەبێتە هۆی توشبوون بە شێرپەنجەی پێست. هەروەها زیان بە چاوەکانمان دەگەێنێت و
خێرایی گەشەی ڕۆکەکان کەم دەکاتەوە و هاوسەنگی سیستەمی ژینگەیی تێک دەدات. بە کورتی کاریگەری خراپ لەسەر هەموو زیندەوەران بەجێدەهێڵێت. تەرمۆس چۆن پارێزگاری لە پلەی گەرمی شتەکانی ناوی دەکات؟ لاپەڕە 16. تەرمۆس پێکاتووە لە دوو دەفری بەناویەکدا چوو. دەفری دیوی دەرەوەی تەرمۆزەکە بە شێوەیەکی گشتی لە کانزا دروستکراوە و دەفری بەشی ناوەشی لە شوشە. نێوان هەردوو دەفرەکەش کە لە هەوا بەتاڵکراوەتەوە، واتە نێوانی هەردوو دەفرەکە لەلایەن کارگەی بەرهەمهێنانەوە بۆشاییەکیان تێدا دروستکراوە لەبەر ئەوەی لە بۆشاییدا هەوا نییە. ئەوە گەرمیش ناگوازرێتەوە. ئەمە سەرباری ئەوەی کە دیوی ناوەوە و دەرەوەی دەفرەکان گەرمی ناگوێزنەوە. بەم جۆرە تەرمۆزێکی باش دەتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژ پارێزگاری لە پلەی گەرمی شتەکانی ناوی بکات. بۆچی ڕووبار و دەریاچەکان لە چینی سەرەوە دەست دەکەن بەبەستن؟ لاپەڕە 17. کە ئاو سار دەبێت گۆڕان بەسەر دۆخەکەیدا دێت و دەبێت بە سەهۆڵ. لەگەڵ زیادبوونی سەرماشدا ئەم چینی سەهۆڵە ئەستوورتر دەبێت. جا لەبەر ئەوەی کە سەهۆڵ کێشی لە ئاو سوکترا بۆیە دەکەوێتە سەر ئاوەکە. هەر بۆیە تەنها بەشی سەرەوەی ئاوەکە دەیبەستێت. بەم شێوەیە ئەو زیندەوەرانەی لەناو ئاوەکەدان لەژێر سەهۆڵەکەدا دەمێننەوە و لە سەرما دەپارێزرێن. بەهۆی ئەوەی کە سەهۆڵ زۆر بەکەمی گەرمی دەگەیەنێت، هەر بۆیە ئەو پارچە سەهۆڵانەی چینی سەرەوە ناهێڵن هەوا ساردەکەی دەرەوە بگاتە ناو ئاوەکە و ئەو کاتەش ئاوی چینە قوڵەکانی ناو ڕووبار و دەریاچەکان و زیندەوەرەکانی ناوی نایبەست. ئەگەر ئاو لە کاتی بەستنیدا کێشی سوگ نەبووایە و بە پێچەوانەوە وەک زۆر مادەی تر کێشی قورس بووایە، ئەوە بەشە بەستوەکەی سەر ئاو نەدەکەوت. ئەو کاتەش ئاوەکان لە ژێرەوە بۆ سەرەوە دایان بەست و وردە وردە هەتا سەرماش زیادی بکردایە، ئاوی هەموو ڕووبار و دەریاچەکان دەبوونە سەهۆڵ و هیچ زیندەوەرێک نەیدەتوانی تیایاندا بژی و بە زوندوی بمێنێتەوە. ئای چەندە کارجوانی و خۆشبەختیە کە تایبەتمەندێکی لەم جۆرە بە ئاو بەخشراوە. بۆچی دەخەوین؟ لاپەڕە 18. هەروەک چۆن پێویستمان بە ئاو و هەوا و خۆراک هەیە، بە هەمان شێوەش پێویستمان بە خەو هەیە. چونکە لە کاتی خەوتندا تەواوی ئەو بیرکردنەوە و بارەگرژانەی بە درێژایی ڕۆژ زیهینمان سەرقاڵ دەکەن و ئەو زانیاریانەی بەدەستمان هێناون یەکە بە یەکە هەڵدەسەنگێنرێنەوە و ئەزموونەکانی ڕۆژانە لە یادگەدا جێگیر دەکرێن. لە کاتێکدا خانەکانی مێشکمان بە درێژایی ڕۆژ وزەی پێویست بۆ ڕۆژێکی تەواو کۆ دەکەنەوە، کۆ ئەندامی بەرگریشمان چاڵاک دەبێت. هەروەها گەشە و نۆژەنکردنەوەی جەستەشمان هەر لە کاتی خەودا بە ئەنجام دەگەێنرێت. هەر بۆیە ئارامی و ڕێژەی تەواوی خەوتنمان کە نزیکەی سەیەکی ژیانمان دەبات. گرنگێکی ئەوتۆی هەیە بۆ ئەوەی ژیانێکی تەندروست ببەینە سەر. درێژی ماوەی خەوتن بەپێی کەسەکان و تەمەنیان دەگۆڕێت. بۆ کەسێکی پێگەیشت و تێکڕا 6 بۆ 8 کاتژمێر بەسە. بەڵام منداڵان پێویستێکی زیاتریان بەخەو هەیە. ئەگەر نا بە پێچەوانەوە منداڵان بەپێی پێویست سوود لەو هۆرمۆنانەی گەشە سەندن وەرناگرن کە لە کاتی خەودا دەردەدرێن. جا بەڕاستی خەوخەڵات و بەخششێکە کە پێمان بەخشراوە. بۆچی مەنجەڵی بوخار فیشکە فیشک دەکات؟ لاپەڕە 19. لە ئەنجامی کوڵانی خواردنی ناومەنجەڵی بوخارەوە هەڵم دروست دەبێت. بە تێپەڕبوونی کات هاودەم لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمیەکەیدا پەستانی ئەم هەڵمەش زیاد دەبێت. بێگومان لەبەر ئەوەی مەنجەڵی بوخارەکە سەرینراوەتەوە بۆیە پەستانەکە ناتوانێت بێتە دەرەوە. دوای ماوەیەکی دیاریکراو ئەم پەستانە هێندە زیاد دەکات کە دەتوانێت سەری مەنجەڵەکە فڕێ بدات. ئیتر ئەو پارچە ئاسنەی کە بۆ هاتنە دەرەوەی هەوای ناو مەنجەڵەکە دروست کراوە بەرز دەبێتەوە و لە کوونە بچووکەکانیەوە پەستانی ناو مەنجەڵەکە دێتە دەرەوە. لەگەڵ دەرچوونیشیدا لەرەلەرێکی دەنگدار دروست دەکات. ئەم لەرەلەرەش ئەو دەنگەیە کە بە فیشکە فیشکی مەنجەڵی بوخار ناسراوە. بەهۆی ئەو پەستانە بەرزەی کە لە ناو مەنجەڵی بوخاردا دروست دەبێت، پلەی گەرمی ئاوەکەی ناوی بۆ سەر و سەد پلەی سەدی بەرز دەبێتەوە. کاتێک گەرمی ئاوەکەش زیاد دەبێت، خواردنەکان خێراتر دەکوڵێن. بەم شێوەیە هەم بەکارهێنانی سوتەمەنی و هەم کاتی پێگەشتنی خواردنەکەش کەم دەبێتەوە. ئەو شتانەی بە جامگرەوە هەڵدەواسرێن چۆن دەوەستن؟ لاپەڕە 20. بە شێوەیەکی گشتی جامگرەکان لە ماددە نەرمەکانی وەک لاستیک و پلاستیک دروست دەکرێن و شێوەیان نیمچەگۆییە. کاتێک جامگرەکە بە توندی بە ڕووکارێکی تەختەوە دەنووسێنیت، هەواکەی ناوی دەردەچێت. بەم شێوەیە بۆشاییەکی خاڵی لە هەوادا لە نێوان جامگرەکە و ئەو ڕووکارەدا دروست دەبێت کە پێوەی نووساوە. لەم حاڵەتەدا هەوای دەرەوە تەنها پەستان دەخاتە سەر دیوی دەرەوەی جامگرەکە و هەر بۆیە زۆر بە توندی بە ڕووکارەکەیەوە دەینووسێنێت.
پاشان ئێمە شتەکانمان بەسەری جامگرەکەەوە هەڵدەواسین. اینجا بۆ دووبارە لێکردنەوەی جامگرەکە لە ڕووکارەکەی ئەوەندە بەسە کە بڕێکی کەم هەوا بچێتە نێوانیانەوە. بۆچی خوێ دەکرێت بەسەر ئەو ڕێگایانەدا کە دەیبەستێت؟ لاپەڕە 21. کاتێک لە زستاندا دنیا سار دەکات و پلەی گەرمی بۆ ژێر پلەی 0°دا دەبەزێت، بەفر دەبارێت و زوو ڕێیەکان دەیبەستێت. بۆیە دەبینی زۆر جار کاتێک بەفر دەبارێ یاخود پلەی گەرمیدا دەبەزێتە ژێر پلەی 0°، خوێ دەکرێت بە ڕێگاکاندا. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خوێ پلەی گەرمی بەستنی ئاودا دەبەزێنێت. بەم جۆرە بەفرا کە لەو پلەی گەرمیەدا کە لە باری ئاساییدا دەیبەستێت دەست دەکات بەتوانەوە و ڕێگری دەکات لەوەی کە بیبەستێت. خۆ ئەگەر بەر لە کردداری خۆی ڕێژکردن ئاو نەیبەستێت، ئەو کات پاش خۆی ڕێژکردن لە 0 پلەی سەدی و خوار 0°دا نایبەستێت. شێوەی کاری ئەنتیفرێز دژەبەستن کە بۆ بزوێنەری سیارە بەکاردەهێنرێت، هەمان بیرۆکەی خۆی ڕێژکردنی ڕێگاکانی بەسەردا دەچەسپێت. ئەنتیفرێز لەگەڵ گەردەکانی ئاودا یەک دەگرێت و ڕێگری دەکات لە بەکریستاڵ بوون و بەستنی ئاوەکە. بۆچی لە کاتی پیازدنیندا چاومان ئاو دەکات؟ لاپەڕە 22. هەندێک مادە لە پیازدا بوونیان هەیە کە لە کاتی بەیگەیشتنیاندا فرمێسک لە چاو دەهێن. ئەم مادانە بەهۆی بەرگە ئەڵقەیەکانی پیازەوە لێکدا بڕاون، بەڵام لە کاتی لەتکردنی پیازەکەدا بەیەک دەگەن. ئیتر لەم کاتەدا ڕێژەیەکی کەم لە گازی ترشی گۆگر دەردەچێت و دەبێتە هۆی ئەوەی چاومان بتوێنێتەوە و ئاو بکات. بۆ بەرگریگرتن لەم حاڵەتە دەتوانین پیازەکە لە ژێر ئاوی بەلوعەدا ئاوێکی لە بەرڕۆیشتوودا بچنین. بەم شێوەیەش ئەو ترشی گۆگردەی کە لە ئەنجامی لەتکردنی پیازەکەەوە پەیدا دەبێت پێش ئەوەی چاومان پێی بتوێنێتەوە لە ڕێ ئاوەکەوە دەڕوات. هەروەها دانانی قاشە لیمۆیەکیش لەو شوێنەی کە پیازەکەی لێدەچنین دەبێتە هۆی هەڵمژینی گازی ترشی گۆگردەکە. پێکاتەی ئەم گازەی کە دەبێتە هۆی ئەوەی چاومان ئاو بکات تەنانەت بە گەرمیەکی زۆر کەم لە ناو دەچێت. هەر بۆیە ئەو پیازەی دەیکەینە ناو خواردنەکانمانەوە و دەیکوڵێت، ئاو لە چاومان ناهێنێت. ئایا دەتوانرێت لەو شوێنانەدا ئاو بخورێتەوە کە هێزی کەشکردنی زەوی تێدا نییە؟ لاپەڕە 23. کاتێک تەنەکان لەو شوێنانەدا بەردەدرێتەوە کە هێزی کەشکردنی زەوی بوونی نییە، بێجوڵا دەوەستنەوە. ئەمە لە کاتێکدا سەرباری ئەوەی لە بۆشایی ئاسماندا هێزی کەشکردنی زەوی بوونی نییە کەچی دەتوانرێت ئاو بخورێتەوە. واتە ئەو کەشتیوانە ئاسمانیانەی لە بۆشایی ئاسماندا ئاو دەخۆنەوە، ئاوەکە بە سوورێنجکیاندا دەچێتە خوارەوە و هیچ کێشەیەکیان نییە، چونکە بەهۆی توانای کێشان و پاڵپەیوەنانی سوورێنجکمانەوە هەم خواردن و هەم خواردنەوەش بە ئاسانی ڕێیخۆیان بەرەو گەدەمان دەگرنەبەر. لە سایەی ئەم بەدیهێنانە ناوازەیەدا مرۆڤ دەتوانێت تەنانەت بە پاڵکەوتنیشەوە ئاو بخواتەوە. شاری دەرونی چ جۆرە زیانێک بە مرۆڤ دەگەێنێت؟ لاپەڕە 24. شاری درێژخایەن و بەردەوام کۆ ئەندامی بەرگریمان لاواز دەکات و ڕوبەڕووی کۆمەڵێک حاڵەتمان دەکاتەوە کە مەترسی لەسەر تەندروستیمان جێدەهێڵێت. کاتێک کۆ ئەندامی بەرگری لاواز دەبێت، بەرگری لەش بەرامبەر نەخۆشیەکان بە شێوەیەکی بەرچاو کەم دەبێتەوە. بۆ نمونە، ئەگەری توشبوون بە نەخۆشینە میکرۆبەکان لە ڕێگەی کۆ ئەندامی هێناسەوە 3 بۆ 4 هێندە زیاد دەکات، مەترسی توشبوون بە جەڵتەی دڵیش زیاتر دەبێت. هەروەها فشار دەبێتە هۆی زیادبوونی ئازارەکانی شان و پشت، هەروەک چۆن دەبێتە هۆی خێراماندووبوون و تین لێبڕان. جگە لەمانەش پێکاتەی جەستە تێک دەدات و پرۆسەی پیربوون خێراتر دەکات. ئەگەر پەستانی بەرگە هەوا نەبوایە چی دەبوو؟ لاپەڕە 25. ئەو چینە گازیەی دەوری گۆی زەوی داوا پێی دەوترێت بەرگە هەوا. ئەم چەترە پارێزگارە کە ئەستوریەکەی چەند کیلۆمەترێک دەبێت هەتا بڵێ هێزێکی کێشکردنی بەرز دەخاتە سەر جەستەمان. بەڵام لە ژێر فشاری ئەم پەستانە زۆرەدا کە پێی دەڵێن فشاری هەوای کراوە کەسمان زیانمان پێ ناگات. لە ڕاستیدا بێبوونی ئەم پەستانە مەحاڵە بتوانین بەردەوامی بە ژیانمان بدەین، چونکە خوێنی لاشەمان کە زۆر بە خێرایی بە ناو ملوولەکانی خوێندا هاتوو چۆ دەکات، پەستانێک بەرەو دەرەوە دروست دەکات. جا پەروەرێنمان ئەم پەستانی خوێنەی بە پەستانی بەرگە هەوا هاوسەنگ کردووە. خۆ ئەگەر بەهاتایە میکانیزمێکی لەو جۆرە بەدی نەهێنرایە، ئەوە گشت دەمارەکانمان بەهۆی پەستانی بەرزی خوێنەوە دەتەقین. بۆچی هیتەرە هەڵمیەکان لە تەنیشت پەنجەرەوە دادەنرێن؟ لاپەڕە 26.
پەنجەرەی ماڵەکانمان سەرچاوەی سەرەکین بۆ ساردبوونەوە یان لە دەستدانی گەرمی، بە تایبەتیش ئەگەر پەنجەرەکان دژی هاتنە ژوورەوەی هەوا بە باشی توند و تۆڵ نەکرابن. وەک دەزانین هەوای ساردی دەرەوە لە ڕێی پەنجەرەکانەوە دێتە ژوورەوە و هەوای گەرمی ژوورەوەش دەچێتە دەرەوە. هەر بۆیە دەبینین هیتەرە هەڵمیەکان لە تەنیش پەنجەرەی ژوورەکانەوە دادەنرێن تاوەکو ئەو هەوا ساردەی دێتە ژوورەوە بەو گەرمیەی لە هیتەرەکەوە دەردەچێت کەمێک گەرم بێت و لەم ڕێیەوە هاوسەنگی پلەی گەرمی ژوورەوە پارێزراو بێت. بۆچی سێوی گەزراو خێرا ڕەنگی دەگۆڕێت؟ لاپەڕە 27. لە ناو سێودا ترشێک هەیە کە پێی دەوترێت تانین. ئەمەش هەمان ئەو مادەیە کە مزری بە سێوەکە دەبەخشێت. ئەم ترشە لە کاتی یەکگرتنی لەگەڵ ئۆکسجینی ناو هەوادا دەگۆڕێت بۆ مادەیەکی قاوەی ڕەنگ کە پێی دەوترێت پۆلیفێنۆڵ. کاتێک سێو دەگەزرێت یاخود قاش دەکرێت بەرکەوتنی لەگەڵ هەوادا دەست پێ دەکات. ئیتر شوێنی گەزراو چەندە لەگەڵ هەوادا بەرکەوتنی زیاتر بێت ئەوەندە زیاتر ڕەش دەبێتەوە. هەر بۆیە باشترین ڕێگا ئەوەیە کە هەر میوەیەکمان قاش کرد بێ ئەوەی بهێڵینەوە یەکسەر نۆشیکیانی بکەین. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئایا ماسی دەخەوێت؟ لاپەڕە 28. ماسی پێڵووی چاوی نییە و ناتوانێت وەک ئێمەی مرۆڤ چاوی دابخات، بۆیە دەبینین بەردەوام چاویان کراوەیە. ئیتر وا دەزانین کە هەرگیز ناخەون، چونکە ئێمەی مرۆڤ لە کاتی خەوتندا چاومان دادەخەین، بەڵام بەرواردێکی لەم جۆرە ڕەنگە بە هەڵەماندا بەرێت. ئەوە تا کاتێک ئێمەش دەخەوین گوێچکەماندا ناخەین، بەڵام هەر ئەوەندەی خەومان لێکەوت یەکسەر مێشکمان خودکارانە گوێچکەمان بە ڕووی دەنگەکاندا دادەخات، واتا گوێماندا نەخراوە، کەچی گوێشمان لە هیچ نییە. هۆکاری ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەو کاتەدا ناوەندی بیستن لە مێشکماندا کاران نییە. بە هەمان شێوە ماسیش لە کاتی خەوتندا چاوی کراوەیە، بەڵام ناوەندی بینین لە مێشکیدا کوژاوەتەوە، واتا ماسیەکانیش دەخەون بەڵام بە چاوکراوەیی و بێ ئەوەی هیچ ببینن. مێش چۆن دەتوانێت بە برمیجدا بڕوات؟ لاپەڕە 29. بەسەر نووکی پێی هەر مێشێکەوە چەندین مژۆکی ئەندامێکە بۆ خۆ پێوەڕاگرتن بچکۆلانە جێگیر کرا. ئەو شلە تایبەتەی کە لە مرۆڤەکانەوە دەردەچێت مێشەکە وا لێ دەکات بە توندی بۆ شوێنەوە ڕاگیر بێت کە لەسەری وەستاوە. هەر لە سایەی ئەمەشەوە مێشەکان دەتوانن لەسەر زۆربەی زۆری ڕووکارەکان بنیشنەوە تا ئەو ڕادەی دەتوانن بەسەرە و خواری بە بنمیچەکانەوە بوەستن و لەسەری بڕۆن. بارکۆد چیە؟ لاپەڕە 30. بارکۆد جۆرێکە لە نیشانە کە بەسەر زۆربەی بەرهەمە بازاڕیەکانەوە دەبینرێت بە شێوەیەکی گشتی شێوەیان لاکێشەیە و لە چەندین هێڵی ڕەشی باریک و ئەستوری تەریب بەیەکتر و بۆشاییەکانی نێوانیان پێکدێت. ئەم هێڵانە تەنها ژمارەی بەرهەمەکە لە خۆ دەگرن، بەڵام نرخ و زانیاریەکانی تری کاڵاکە لەو کۆمپیوتەرەدا هەڵدەگرێت کە بارکۆدەکە دەخوێنێتەوە. لە پاش خوێندنەوەی ژمارەی بارکۆدەکە لەلایەن کۆمپیوتەرەوە نرخی کاڵاکە لەسەر شاشەی کاشێرەکە دەردەکەوێت. بەم شێوێژ نرخی شمەکەکان بە خێرایی و یەک لە دوای یەک ڕیز دەبن. ئەگەر بارکۆدەکان لە بڕی ژمارەی بەرهەمەکە زانیاریان لەسەر نرخیش هەڵبگرتایە، ئەوە دەبوایە لەگەڵ هەموو نرخ گۆڕینێکدا بارکۆدەکانیش بگۆڕدرایەنە. ئەمەش دەبوو هۆی ئەوەی زیانێکی زۆر لە بڕی کات و تێچووندا. لەبەر ئەوەی لەو سیستەمەی ئێستادا کاری پێدەکرێت زانیاری دەربارەی نرخەکان لە کۆمپیوتەردا هەڵدەگیرێت. ئەوە تەنها نوێکردنەوەی زانیاری نرخەکە لە کۆمپیوتەردا بەسە. جگە لەمانەش دەتوانرێت لە ڕێگەی بارکۆدەوە ژمارەی ئەو بەرهەمانە بزانرێت کە لە ڕەفەکاندا ماونەتەوە. بۆچی کاتێک گەنمەشامی دەتەقێنرێت ڕەنگی سپی دەبێت؟ لاپەڕە 31. کاتێک دەنکە گەنمەشامیە گەرم دەکرێت ئەو ئاوەی کە لە پێکهاتەیدا دەگۆڕێت بە هەڵم و پەستانێک دێنێتە کایەوە کە ئەم پەستانە لە ناوەوە هێز دەخاتە سەر توێکڵەکە. دەنکە گەنمەشامیەکە دەتەقێنێت. کاتێک ئەمە ڕوودەدات ئەو پارچە فشڵە سپیەی دێتە دەرەوە، هیچی تر نییە جگە لە نیشاستەی ناو دەنکە گەنمەشامیەکە. لە چ شوێنێکی کوردستاندا خواردن لە هەموو شوێنەکانی تر درەنگتر پێدەگات؟ لاپەڕە 32. ئەو شوێنەی لە کوردستاندا زۆرترین کاتی دەوێت بۆ پێگەیشتنی خواردن بەرزترین لووتکەی وڵاتەکەمانە کە لووتکەی هەڵگوردە. لە دنیاشدا لووتکەی ئەڤەرێست بە پلەی یەکەم دێت
ئەمەش لەبەر ئەوەیە کە ئاو لە شوێنە بەرزەکاندا هاوشێوەی ئاستی دەریا لە 100 بلەی سەدیدا ناکوڵێت. هەتا بەرەو شوێنە بەرزەکان سەر بکەوین پەستان دادەبەزێت و لەبەر ئەمەش پلەی کوڵانی ئاو دادەبەزێت. بۆ ئەوەی شلەیەک بکوڵێت دەبێت پەستانی ناوەوەی شلەکە پەستانی هەوا یەکسان بن. جا لە بەرزاییەکاندا یەکسانبوونی پەستانی ناوەوەی ئاوە کوڵاوەکە بە پەستانی دەرەوە زووتر ڕوودەدات بە بەروار بە ئاستی دەریا. بۆیە ئاو لە کەمتر لە 100 پلەی سەدیدا دەست بە کوڵان دەکات. بە دڵنیاییشەوە خواردنێک کە ئاوەکەی لە پلەیەکی گەرمی کەمدا بکوڵێت زۆر درەنگتر پێدەگات بەراورد بە خواردنێک کە ئاوەکەی لە پلەیەکی گەرمی بەرزدا بکوڵێت. بۆیە لە چیاکاندا خواردن لە هەموو شوێنێک درەنگتر پێدەگات. قەڵەمجاف چۆن کار دەکات؟ لاپەڕاسی و سێ. ئەگەر لە نزیکەوە تەماشای نوکی قەڵەمجاف بکەین گۆیەکی کانزایی دەبینین. ئەم گۆ کانزاییە لە شوێنی خۆیدا بە هەموو لایەکدا دەسوڕێتەوە بێ ئەوەی بکەوێتە خوارەوە. جاکە دیوێکی هەڵماتەکە بەرکاخەز دەکەوێت دیوەکەی تری بەرمەرەکەبەکە دەکەوێت. کاتێکیش قەڵەمەکە بە کاخەزەکە دێنین گۆیە کانزایەکە دەخولێتەوە و ئەم جارە ئەو سەرەی کە پێشتر بەرمەرەکەبەکە کەوتووە بەرکاخەزەکە دەکەوێت. بە دووبارەکردنەوەی ئەم جوڵانەوێش ئەوەی دەمانەوێت دەینووسین. ئایا باران بەڕێکی دەبارێت یان بەخواری؟ لاپەڕاسی و 4. ئەگەرچی هەندێک جار واش بزانین کە باران بەخواری دەبارێت بەڵام لە ڕاستیدا هەر نمەیەک لە باران بەڕێکی لە ئاسمانەوە بەرەو زەوی دێتە خوارەوە. بە تایبەتی ڕەنگە زیاتریش بە هەڵەدا بچین کاتێک لە ناو ئامێرێکی گواستنەوەدا بین چونکە بەهۆی خێرایی خۆمانەوە هەز دەکەین کە دەنکۆڵە بارانەکان دەجوڵێن. بۆ نمونە بەهۆی خێرایی ئۆتۆمبیلەکەمانەوە وا دەزانرێت کە دڵۆپە بارانەکان دەجوڵێن. هەرچەندە ئەگەر هەندێک جار باران بەهۆی باوە بەخواری ببارێت بەڵام لە ڕاستیدا باران هەمیشە بەڕێکی لە ئاسمانەوە دێتە خوارەوە. بۆچی لە ناو کەوتکدا خۆمان سەرە و خوار دەبینین؟ لاپەڕەسی و 5. ئەو کەوتکانەی کە لە کانزای بریقەدار دروست دەکرێن ئەرکی ئاوێنەش دەبینن بەڵام دیوی ناوەوەی کەوتکەکە وەک ئاوێنەی چاڵ وێنە دەداتەوە و ڕووکاری دەرەوەشی بە چەشنی ئاوێنەی قۆقز. هەروەک دەزانین لە ئاوێنە چاڵەکاندا وێنە سەرە و خوار و لە ئاوێنە قۆقزەکانیشدا وێنە بەڕێکی دەبینرێت. بۆیە کاتێک تەماشای ناو کەوتک دەکەین خۆمان سەرە و خوار و کە تەماشای پشتەوەشی دەکەین خۆمان بەڕێکی دەبینین. کامیان باشترە؟ سابوونی ڕق یان سابوونی شل؟ لاپەڕەسی و 6. لە کاتی بەکارهێنانی سابوونی ڕقدا هەمان سابوون چەند جارێک لەلایەن چەندین کەسی جیاوازەوە بەکاردەهێنرێت. بێگومان هەر لە بەکارهێنەرێکەوە چەند وردە زیندەوەرێک لەسەر ڕووی سابوونەکە بەجێ دەمێنێت. ئەم وردە زیندەوەرانە حەز بە شوێنی شێدار و شل دەکەن و لەوێدا گەشە دەکەن. لەبەر ئەم هۆیە ئەو سابوونەی کە مەبەستی پاک و خاوێنی بەکاری دەهێنین لەوانەیە ببێتە لانەی میکرۆب. بۆیە ئەگەر سابوونی ڕقمان بەکارهێنا پێویستە هی بچووک بەکاربهێنین و لەگەڵ هەر بەکارهێنانێکیشیدا بە جوانی ئاوی پێدا بکەین و لە جێی خۆی دای بنینەوە. بەڵام ئەم حاڵەتە لە سابوونی شلدا جیاوازە چونکە لە کاتی بەکارهێنانی سابوونی شل چەندەمان پێویست بێت دەری دەهێنین و بەکاری دەهێنین. ئەو کەسەی کە سابوونی شل بەکاردەهێنێت تەنها ئەوەندە نەبێت کە کاری دەکات هیچ بەریەککەوتنێکی تری لەگەڵ سابوونی ناوشوشەکەدا نابێت. لەسەر و ئەمانەشەوە لەبەر ئەوەی سابوونی شل وەک سابوونی ڕق ناتوێتەوە ئەوە لە ڕووی داراییەوە سوودی زۆرترە و دەتوانین بۆ ماوەیەکی زۆرتر بەکاری بهێنین. بۆچی شیر هەڵدەچێت؟ لاپەڕەسی و 7. زۆرینەی پێکاتەی شیر بریتیە لە ئاو. ئەمە جگە لە کەمێک چەوری و پرۆتین و لاکتۆز و چەند کانزایەکی تری هاوشێوەیان. کاتێک بڵقە چەوریەکانی ناو شیرەکە گەرم دەبن دێنە سەرەوەی شیرەکە و توێژاڵێک بەسەر شیرە گەرمەکەوە دروست دەکەن. جاکە هەڵمی ناو شیرەکە لە ئەنجامی گەرمبوونەوە بڵق دروست دەکات بەرەو سەرەوە دێن. بەڵام لەڕێی ئەم توێژاڵەوە ڕێگریان لێ دەکرێت. ژمارەی ئەم بڵقە هەڵمیانەش بەرەبەرە زیاد دەکات. ئیتر کاتێک ئەم هەڵمەکەڵەکە بوانە پەستانی تەواو پەیدا دەکەن کە بتوانن توێژاڵی سەر شیرەکە بدڕێنن. لەو کاتەدا شیرەکە هەڵدەچێت. لەبەر ئەوەی تێکدانی شیر بەبەردەوامی دەبێتە ڕێگر لە بەردەم دروستبوونی ئەم توێژاڵە چەوریەدا. بۆیە تێکدانی شیر بە درێژایی ئەو ماوەی لەسەر ئاگرا ڕێگر دەبێت لەوەی شیرەکە هەڵبچێت. بۆچی مێشولە لە وەرزی هاویندا پەیدا دەبێت؟ لاپەڕەسی و 8. مێشولەکان بە شێوەیەک بەدیهێنراون کە زۆر هەستیارن بەرامبەر گۆڕانکاریەکانی گەرما و تەنها لە شوێنە گەرمەکاندا توانای ژیانیان هەیە.
تەنانەت بە دابەزینێکی کەمی پلەی گەرماش وەک بەرگرتنی خۆر لەلایەن هەورەوە کاریگەر دەبن. بەڵێ هەر لەبەر ئەم هۆیەیە کە مێشولەکان ناتوان لە زستاندا بژین، ئیتر هەر لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵەدا ون دەبن و نامێن، بەڵام پێش ئەوەی بمرن هێلکەکانیان لە ژێر خاکدا یان لە شوێنێکی تری گونجاودا دەشارنەوە، چونکە سەرماکار ناکاتە سەر هێلکە و کرمۆکەکانیان. هەتا ئەو کاتەی کە شوهەوا گەرم دەکات هێلکەکان لە شوێنی خۆیاندا دەمێننەوە. ئەو جاکە گەرمای هاوین دەستی پێکرد دەتروکێن و مێشولە تازە بووەکان بەملاو ئەولادا دەفڕن و بڵاو دەبنەوە. ڕۆژانە چەندە ئاو بخۆینەوە. لاپەڕاسی و نۆ. لە ماوەی ڕۆژێکدا و لەبەر هۆکاری جیاجیا نزیکەی 3 لیتر ئاو کار دەکەین. ئەمەش هەموو لە ڕێگەی ئارەقکردنەوە نییە. بگرە لاشەمان لە کاتی هەناسەدانەوەشدا ئاو لە کیس دەدات. بێگومان دەبێت قەرەبووی ئەو ئاوە بکرێتەوە کە ڕۆژانە لە لاشەمان کەم دەبێتەوە. هەرچەندە ئەگەر جارجارەش بە هەندێک خواردن و خواردنەوەی جۆرا و جۆر هەوڵی ئەم قەرەبووکردنەوەیە بدەین. بەڵام لە هەموو حاڵەتێکدا باشترین شت کە توێنێتیمانی پێبشکێنین خواردنەوەی ئاوەکەیە. مرۆڤێکی لەش ساغی پێگەیشتوو کە گورچیلە و جگەری بە شێوەیەکی ئاسایی کار بکات پێویستە ڕۆژانە 3 لیتر نزیکەی 8 بۆ 10 بەرداغ ئاو بخواتەوە. بێگومان ڕادەی پێویستی ئاو بە پێی تەمەن و لە کەسێکەوە بۆ کەسێکی دی دەگۆڕێت. بە تایبەتی لە بەیانیاندا کاتێک لە خەو هەڵدەستین خواردنەوەی 1 بەرداغ ئاو هەموو ئەندامەکانی لاشەمان پاک دەکاتەوە و لە ژەهراوی بوون دەمان پارێزێت و بە درێژایی ڕۆژ چوست و چالاکمان دەهێڵێتەوە. هەروەها لە مانگەکانی هاویندا بەهۆی زیاد ئارەقکردنەوەمانەوە دەبێت بە ڕێژەیەکی زیاتر ئاو بخۆینەوە. ئیتر بەو شێوەیە دەتوانرێت پارێزگاری لە هاوسەنگی پلەی گەرمی لەش و شەی پێستمان بکرێت تا ئەوەی پێستمان لە وشک بوونەوە دوور بێت. بۆچی ئەو پارچە سەهۆڵانەی دەخرێنە پەرداخێکەوە پێکەوە دەنووسێن؟ لاپەڕە چل. کاتێک پارچە سەهۆڵێک دەخەینە ناو پەرداخێکی پڕ لە ئاوەوە سەهۆڵەکە لەو شوێنەوە کە بەر پەرداخەکە دەکەوێت گەرمی وەردەگرێت و دەست دەکات بەتوانەوە. کاتێک پارچە سەهۆڵی دووەم دەخەینە ناو پەرداخەکەوە و بەر سەهۆڵی یەکەم جار دەکەوێت ئەوە یەکسەر ئەم پارچە سەهۆڵانە پێکەوە دەنووسێن. ئەمەش لەبەر ئەوەیە کە پلەی گەرمی سەهۆڵی دووەم کە لەژێر پلەی 0 سەدیەوەیە و دەبێتە هۆی بەستنی پارچە سەهۆڵی یەکەم کە لە باری توانەوەدایە. لەو شوێنەدا کە بەریەک دەکەون کاتێک 1-2 دڵۆپ ئاو بەر ئەو سەهۆڵە بکەوێت کە پلەی گەرمیەکەی لەژێر پلەی 0 سەدیەوە بێت ئەوە ئەو ئاوە خێرا لەسەر ڕووی سەهۆڵەکە دەیبەستێت. کاتێکیش چەند پارچە سەهۆڵێک دەخێنە سەردەستمان هەمان حاڵەتمان بەسەردادێت لەبەر ئەوەی ئەو شێیەی بەسەردەستمانەوەیە لەگەڵ ساردی سەهۆڵەکەدا دەیبەستن. بۆیە ئەو پارچە سەهۆڵانەی هەڵیان دەگرین بەدەستمانەوە دەنووسێن. لەسەر هەمان ڕێسا لە هەندێک لە ناوچە زۆر ساردەکاندا دەبێت نەک تەنها وریای سەهۆڵ بین بەڵکو دەبێت وریای بەرکەوتن بین لەگەڵ ڕووکارە کانزاییەکانیشدا. واتە ئەگەر لە ڕۆژێکی زۆر ساردی زستاندا پارچێک ئاسنت گرت بەدەستەوە پێدەچێت نەتوانیت بە ئاسانی دەستت لە ئاسنەکە بکەیتەوە چونکە ئەو شێی سەرپێستت خێرا لەگەڵ ساردی ئاسنەکەدا دەیبەستێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئایا بەڕاستی پێویستە خۆمان بدەینە بەرخۆر؟ لاپەڕە 41. بەراورد بە وەرزەکانی تر لە هاویندا تیشکێکی زۆرتری سەرووەنەوشەیی لە ڕێی خۆرەوە دەگاتە سەر زەوی. ئێمەی مرۆڤ پێستمان بە جۆرێک بەدیهێنراوە کە تا ماوەیەکی دیاریکراو دەتوانێت پارێزگاری لە خۆی بکات بەرامبەر بە تیشکی خۆر. ئیتر کاتێکیش زۆر لەبەر ئەو تیشکەدا دەمێننەوە ڕەنگی پێستمان دەگۆڕێت بۆ ڕەنگێکی زەرد باو برۆنزی. لە ڕاستیدا ڕەنگی پێستی برۆنزی ئاگادارکەرەوەیەکە کە لە لەشی مرۆڤ تیشکی سەرووەنەوشەی هەڵمژیوە. لە پاش چەند گۆڕانێکی ڕەنگی پێست بۆ برۆنزی ئەواچیدی برۆنزی بوون توانای پاراستنی پێستی نامێنێت. پاشان پێست وشک دەبێتەوە و تووشی قڵیشان دەبێتەوە. ئەم دیاردێش بە تێپەڕبوونی کات دەبێتە هۆی خێراکردنی پیربوونی پێست. لەبەر ئەمە باشترین شت ئەوەیە کە لە نێوان کاتژمێردەی بەیانی بۆ 4 پاش نیوەڕۆ کە تیایدا تیشکی سەرووەنەوشەیی بە چڕی دەگاتە سەر ڕووی زەوی زیاد لە پێویست لە دەرەوە نەگەڕین. گەردەلوول چۆن دروست دەبێت؟ لاپەڕە 42.
گەردەلوول بۆ بابەهێزانە دەوترێت کە لە شێوەی گێژاودان و بەهۆی گۆڕانی لە ناکاوی پەستانەوە لە ناوچەیەکی بەرتەسکدا دروست دەبن. هۆکاری گۆڕانی لە ناکاوی پەستان لە بەرگە هەوادا بڵاوبوونەوەی هەوای گەرما بە خێراییەکی زۆر. کاتێک بارستە هەواییەکی سارد دەچێتە سەر بارستە هەواییەکی گەرم، ئەوا گەرمەکە کە چڕیەکەی کەمترا بە خێراییەکی زۆر بەرەو ناو هەوا ساردەکە بەرز دەبێتەوە. ئیتر لەم کاتەدا پەستان زۆر بە خێراییدا دەبەزێت. ئەم گۆڕانکاریە لە ناکاوە لە پەستان و پلەی گەرمیدا وا دەکات کە لە ماوەیەکی ئێجگار کەمدا بای زۆر تون دروست ببێت. ئیتر هەتا هەواش بەردەوام بێت لە بەرزبوونەوە، ئەوە خێرایی بایەکە زیاتر و زیاتر دەبێت تا دەگۆڕێت بۆ گێژاوێکی بەهێز. لە پاشاندا لەسەر شێوەی قوچەک بەرز دەبێتەوە، لەبەر ئەوەی تا دێت هەوای ناو گێژاوەکە ساردتر دەبێت. ئەوە هەڵمی ئاوەکەی ناوی چڕ دەبێتەوە. ئەمە ژوا دەکات کە چەقی بارستە هەواکە ڕەنگێکی مەیلە و خۆڵەمێشی وەربگرێت و وەکو گەردەلوول دەربکەوێت. هەتا چڕبوونەوەش بەردەوام بێت، دەمی گەردەلوولەکەش تا ئاستی زەوی درێژ دەبێتەوە. ئەو بابەهێزە ئاسۆیانەی ناو گەردەلوولەکە کە خێراییان دەگاتە نزیکەی 100 کیلۆمەتر لە کاژێرێکدا دەتوانن سیارە و دار و تەنانەت خانوش وێران بکەن. ئەو تەوژمەستونیەش شتە وێرانەکان بە هەوادا دەفڕێنێت. گەردەلوولەکان زیاتر لەهێڵی کەمەرەیی و ناوچە تەختەکان و لەو شوێنانەدا دروست دەبێت کە بەڕووی زەریادا کراوەیە. بەڵام بەهۆی پێگەی جوگرافی کوردستانمانەوە گەردەلوول زۆر دەگمەن ڕوو دەدات. هێشتاش لە ناوچە زۆر تەختەکاندا و لەو حاڵەتانەدا کە پەستانی نێوان چینە هەواییەکان دەگۆڕێن، دیسان ئەگەری ڕوودانیان هەیە. بۆچی ئەو دەنگەی لا زیگزیگکەرەوە دەردەچێت خۆی کەڕ ناکات؟ لاپەڕە 44. بەرزی ئەو دەنگەی زیگزیگکەرەوە دەری دەکات هاوتایە لەگەڵ ئەو دەنگەی لە تەقینەوەی نارنجۆکێکەوە دەردەچێت. بەڵام زیگزیگکەرە بەهۆی ئەم دەنگە بەرزەوە کە خۆی دەری دەکات کەڕ نابێت، چونکە ئەندامی بیستنی ئەم مێرووە زۆر سەرسوڕهێنەرانە دوور لە سکیەوە لە بەرگێکدا پارێزگاری لێکراوە. بۆچی هێلکە سەرێکی خڕە و سەرەکەی تریشی باریکەلە؟ لاپەڕە 45. ئەگەر هێلکە گۆشەی هەبوایە، ئەوە کەنارەکانی زۆر لاواز دەبوون و بە ئاسانی دەشکان. هەروەها دیسان ئەگەر گۆیش بوایە کە خۆڕاگرترین شێوەی ئەندازەیە، ئەوە ئەم جارەیان بە ئاسانی خل دەبوویەوە و هەتا بەرشتێک نەکەوتایە نەدەوەستایەوە. لەم حاڵەتەشدا یان هێلکەکەمان لێون دەبوو یان بەر شوێنێک دەکەوت و دەشکا. کەتی هێلکە بەم شێوەی ئێستایەوە ئەگەر خل بکرێتەوە ڕێک ناڕوات، لەسەر سەرە باریکەکەی هێڵێکی بازنەی بۆ دەوری خۆیدا دەکێشێت و لە شوێنێکی نزیک لە خاڵی دەستپێکی خولانەکەیەوە دەوەستێتەوە. سەرباری ئەمە لەم شێوەی ئێستایدا خۆڕاگرترە بەرامبەر دروستبردن و شکان. چۆن دەتوانین پێش بە کلۆربوونی ددانەکانمان بگرین؟ لاپەڕە 46. خۆشترین خۆراک بەلای ئەو بەکتریایانەی لە ناو دەمماندا دەژین شەکرە. بەکتریاکان پاژماوەی خۆراکە شیرنەکانی نێوان ددانەکانمان دەخۆن و دەیگۆڕن بۆ ترش. ئەم ترشانەش لە هەموو جارێکدا هێرش دەکەنە سەر ددانەکانمان و هەندێکی لێدا دەخورێن. بە تێبەڕبوونی کات کونی ڕەشی بچووک لەسەر ددانەکانمان پەیدا دەبن. پاژماوەیەکی کەم ئەم کونە بچووکانە بەهۆی هێرشە ترشیەکانەوە گەورەتر دەبن و کلۆر دەبن. بەڵام وازهێنان لە خواردنی شتی شیرن نابێتە هۆی ڕێگریکردنی تەواوەتی ددانەکانمان لە کلۆر بوون. بە شێوەیەکی گشتی ئەو شیرینیانەی لە نێوان ژەمەکاندا دەخورێن زیاتر زیان بە ددانەکانمان دەگەێنن بە بەراورد بەو شیرینانەی لەگەڵ ژەمەکاندا دەخورێن. چونکە کەم خواردنی شیرینی بە درێژایی ڕۆژ ڕێگە بۆ ڕژاندنی بەردەوامی ترش خۆش دەکات لەلایەن بەکتریاکانەوە بەسەر ددانەکانماندا. هەر لەبەر ئەمە لە پاڵ فلچەکردنی ددانەکانمان دوای هەر ژەمە خۆراکێک وا باشترە لە پاش بەرکۆڵی نێوان ژەمەکانیش ئاو لە دەممان وەربدەین، چونکە بەکتریاکان نزیکەی 20 خولەک لە دوای خواردنەوە دەست دەکەن بە دروستکردنی ئەو ترشەی کە دەبێتە هۆی کلۆربوونی ددان. جیاوازی چیە لە نێوان عەقڵ و زیرەکیدا؟ لاپەڕە 47. عەقڵ بریتیە لە توانا و لێوەشاوەیی جیاکردنەوەی دروست لە چەوت و وەگەڕخستنی بیر لە بابەتێکی دیاریکراودا و دەربڕین و گزارشتکردن لە بیر و بۆچوونەکان. گەشەکردنی عەقڵ ڕاستەوانە لەگەڵ پێگەیشتنی مرۆڤدا دەگۆڕێت، واتە مرۆڤ چەندە پێ بکات عەقڵیشی ئەوەندە گەشە دەکات. هەرچی زیرەکیشە لایەنی تێگەیشتن و درککردن و هەڵسەنگاندن و ڕوونکردنەوەی شیکاری ڕووداوێکی دیاریکراو دەستەبەر دەکات.
بە شێوەیەکی گشتی گەشەکردنی زیرەکی کە تاوەکو تەمەنی 12 ساڵی لە گەشەیەکی خێرادایە تاوەکو 20 ساڵی بەردەوام دەبێت و بە دوایشیدا قۆناغی ڕاوەستانی گەشە دەست پێ دەکات. هاوکات دەبێ ئەوەش بزانین کە مەرجنیە هەموو کات و لە بەرامبەر هەموو ڕووداوێکدا ئەم توانایە زیرەکی بتوانێت هەمان هەڵوێست و هەڵسەنگاندنی بۆ مرۆڤ دەستەبەر بکات. بۆ نمونە ڕێی تێدەچێت کەسێک کە دەستێکی باڵای هەیە لە بواری هۆنینەوەدا ناتوانە بێت لە شیکارکردنی پرسیارێکی سانای بیرکاریدا، چونکە زیرەکی بە گوێرەی بارودۆخە ڕۆحیەکان توانای یادگە و وەرگرتنی زانیاری هاوکات لەگەڵ خوڵیا و حەزەکاندا لە گۆڕاندایە. ئایا گیانلەبەران پێش وەخت هەست بە ڕوودانی بوومەلەرزە دەکەن؟ لاپەڕە 48. دەکرێت ڕەفتاری سەیر و نامۆی هەندێک لە گیانلەبەران سەرەداوی پێشوەختەمان بداتێ دەربارەی هاتنی بوومەلەرزە. بۆ نمونە ماسیەکان پێش ڕوودانی بوومەلەرزە لە شوێنە تەنکەکاندا مەلە دەکەن و نەورەسەکان خۆیان لە دەریا بە دوور دەگرن و قڕژاڵەکانیش دێنە ڕۆخی دەریاکانەوە کە ڕێژەیەکی زۆر لمی لێ. هەروەها نزیکەی کاتژمێرێک پێش ڕوودانی بوومەلەرزە گیاندارە ماڵیەکان سرەوتیان لێ دەبڕێت، بەتایبەت ئەوانیان کە لە کولانەدا دەژین، هەروەک ئەوەی ڕاوبنرێن ئاوا دەست بە هەڵاتن دەکەن بە ملاو ئەولادا. بۆچی کاتێک بە چەکوشی پزیشکی لە ئەژنۆمان دەدرێت قاچمان بەرز دەبێتەوە؟ لاپەڕە 49. کاتێک لەسەر کورسێک دانیشتوین و قاچمان شۆڕ کردوتەوە پزیشکەکەمان دێت و بە چەکوشێکی لاستیکی دەکێشێت بەژێر کڵاوەی ئەژنۆماندا. لە ئەنجامی ئەمەشدا ئەژنۆمان ڕاستەوخۆ بەرەو پێشەوە بەرز دەبێتەوە، چونکە لەو کاتەدا دەمارە هەستەوەرەکانی ماسوولکەی پوزمان خێرا بە دڕکەپەتک ڕادەگەێنن کە پەستانێکی کەم خراوەتە سەر ماسوولکەکان و کشاون. ئیتر دڕکەپەتکیش ئەوە ڕادەگەێنێت کە بۆ ئەوەی ماسوولکەکان بەرگێ ئەم پەستانە بگرن دەبێت بە توندی گرژ ببنەوە. بۆیە قاچمان لە پێشدا بەرەو پێشەوە بەرز دەبێتەوە، لە پاشان دێتە دواوە بۆ شوێنێکی خۆی. ئەم جوڵەیە بە پەرچەکردداری ئەژنۆ ناسراوە. دیاریکردنی پەرچەکردداری ئەژنۆ گرنگی خۆی هەیە. لەو ڕووەوە کە زانیاری بەسوود دەدات لەسەر توانای کارکردنی دڕکەپەتک، چونکە ئەو جوڵانێک کە پێیان دەڵێن پەرچەکرددار ڕاستەوخۆ لەلایەن دڕکەپەتکەوە بە پێویستی خۆمان و ئاگاداری مێشک ئەنجام دەدرێن. بۆچی ئاو درەنگ گەرم دەبێت و درەنگ سارد دەبێتەوە؟ لاپەڕە 50. کردداری بەهەڵمبوون و بەستنی ئاو گەلێک خاوە، لەبەر ئەوە لە کاتی ساردکردن یان گەرمکردنی لە ناکاودا ئاو دەتوانێت بۆ ماوەیەکی دیاریکراو پلەی گەرمی خۆی بپارێزێت. ئەم بەدیهێنراوە لەوەدا ڕۆڵێکی بنەڕەتی دەبینێت کە زەوی پارێزگاری لە پلەی گەرمی خۆی دەکات. ئەمە لە کاتێکدا زۆربەی زەوی بە ئاودا پۆشراوە، لەبەر ئەوەی ئەو ئاوانەی لە ڕۆژدا تیشتی خۆریان بەردەکەوێت درەنگ گەرم دەبن. ئەوا سەرڕووی زەوی ڕوبەڕووی گۆڕانکاریەکی لە ناکاو و بەرزی گۆڕانی پلەی گەرمان نابێتەوە. ئیتر کاتێ شەو بەسەر ئەو شوێنانەدا دێت کە تیشکی خۆریان بەرناکەوێت، ئەو ئاوانەی کە لە ڕۆژدا گەرم بوون و هێشتا سارد نەبوونەتەوە ئەرکی گەرمکەرەوەی ناوەندی دەبینن. دیارە کە هەموو ئەو کارە دەراسایانە پارێزگاری سەرڕووی زەوی دەکەن لە ساردبوونەوەی لە ناکاو. هەر بۆیە جیاوازی نێوان پلەی گەرمی لە ڕۆژ و شەودا لە پلەیەکدا دەمێنێتەوە کە زیندەوەرەکان بتوانن بەرگەی بگرن. ئەگەر بهاتە ڕێژەی ئاو بەراورد بە وشکانی کەمتر بووایە، ئەوە جیاوازی نێوان پلەی گەرمی لە ڕۆژ و شەودا زۆر زیادی دەکرد. ڕەنگە ئەمەش ژیانی گیاندارانی زۆر ئەستەم و مەحاڵ بکردایە. مرواری چۆن دروست دەبێت؟ لاپەڕە 51. کاتێک لە دەریاکاندا خۆڵ و لم و زیخ و مشەخۆرە زیانبەخشەکان دەچنە ناو گوێچکە ماسیەکانەوە، ئەم زیندەوەرانە هەست بە بێزاری دەکەن. ئیتر بۆ خۆپاراستن لەم مادە نامۆیانە دەست دەکەن بە دەردانی مادەیەکی تایبەت لەو چینە پارێزگارەوە کە دەوری کۆئەندامەکانی ناو گوێچکە ماسیەکەی داوە. ئەم دەردراوە تایبەتەی کۆئەندامی بەرگری گوێچکە ماسی کە لەلایەن خوای گەورەوە پێی بەخشراوە پێی دەوترێت مرواری. لە پاش ئەمە هەڵدەستن بە ڕووپۆشکردنی ئەو مادە نامۆیانەی هاتبوونە ناویانەوە بە دەردراوی مرواری. لەگەڵ تەواوبوونی ڕووپۆشکردنەکەش مرواری دروست دەبێت. مرواریەکە بە تێپەڕبوونی کات و ڕووپۆشبوونی بە چینی زیاتر و زیاتر لەو دەردراوە قەبارەکەی گەورەتر دەبێت. دەبێت چەندە شیر بخۆینەوە؟ لاپەڕە 52. خواردنەوەی زیاتر لە نیو لیتر شیر لە ڕۆژێکدا لەلایەن منداڵانەوە دەبێتە هۆی کەمی ئاسن.
ئەمەش کاریگەری نەرێنی لە سەرگەشەکردنی مێشک و توانای فێربوون جێدەهێڵێت. لەلایەکی تریشەوە دەبێتە هۆی کەمخوێنی و کلۆربوونی ددانەکان. هەروەها بەردەوام خواردنەوەی ڕێژەیەکی زۆری شیر تێکچوونی بەرنامەی خۆراک و بەدخۆراکی بە دوای خۆیدا دێنێت. لەبەر ئەم هۆیە خۆ بە دوورگرتن لە خواردنی یەکشت و هەمەجۆری و هاوسەنگی لە خواردندا باشترین ڕێگەیە بۆ جەستەیەکی تەندروست. ئایا شووتی لەبەر خۆردا سارد دەکرێت؟ لاپەڕە 53. لە کاتی سەیراندا باشترین ڕێگا بۆ ساردکردنی شووتی ئەوەیە کە شووتیەکە بکەین بە دوولەتەوە و لەبەر خۆردا دای بنین، چونکە دڵۆپە ئاوەکانی سەر ڕووی شووتیەکە بۆ ئەوەی ببنە هەڵم گەرمی ناو شووتیەکە وەردەگرن. ئیتر بەم شێوەیە کە گەرمیەکەی کەم دەبێتەوە شووتیەکە سارد دەبێت. ڕێک وەک ئەوەی کاتێک قۆڵۆنیا لە دەستمان دەدەین هەست بە فێنکی دەکەین. بێگومان ئەگەر پاش ئەوەی ئاوی سەر شووتیەکە دەبێتە هەڵم لەبەر خۆر لای نەبین، ئەو کات دیسانەوە شووتیەکە گەرم دەبێتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بۆچی پەرداخ دروست دەبات؟ لاپەڕە 54. کاتێک ئاوی گەرم دەکەینە پەرداخێکەوە یەکسەر دیوی ناوەوەی پەرداخە ساردەکە بە گەرمی ئاوەکە دەکشێت. لەم کاتەدا دیوی دەرەوەی پەرداخەکە کە هێشتا ساردە لە تاوپاڵە پەستۆی دیوی ناوەوە زەبری دەکەوێتە سەر و دروست دەبات. هەمان حاڵەت لە کاتی تێکردنی ئاوی سارد بۆ ناو پەرداخێکی گەرمیش ڕوودەدات. بۆچی دەرگای هەندێک لە باڵەخانەکان دەسوڕێتەوە؟ لاپەڕە 55. بە شێوەیەکی گشتی لە ئۆتێل و باڵەخانە گەورەکاندا دەرگای سوڕاو بەکاردەهێنرێت، چونکە هەوڵ دەدرێت ناوەوەی ئەم باڵەخانانە بە بەردەوامی گەرم بێت. کاتێک دەرگا ئاساییەکانی تر بە بەردەوامی دەکرێنەوە و دادەخرێن سەرما بە ئاسانی دەچێتە ژوورەوە. لەبەر ئەوەش کە گەرمکەرەوەی ناوەندی ئەو بینایانە بە شێوەیەکی خودکار لەگەڵ هەر ساردبوونەوەیەک لە بیناکەدا دەکەوێتەوە کار. ئەمەش بەواتای بەکارهێنانی وزەیەکی زیاتر دێت. بەڵام دەرگا خولاوەکان ڕێگری چوونە دەرەوەی هەوای گەرم دەکەن و نایەڵن هەوای ساردیش بچێتە ژوورەوە. بەم شێوەیەش دەبنە هۆکاری پاشەکەوتکردنی وزە. بۆچی کاتێک هەنگوین بەسەر بەتاڵی جێدەهێڵرێت تێک ناچێت؟ لاپەڕە 56. تێکچوونی خۆراک و خواردەمەنیەکان لە ڕێگەی چەند زیندەوەرێکی وەک کەڕوو یان بەکتریا یان زیندەوەرەکانی هاوچەشمیانەوە ڕوودەدات کە دەبنە هۆی تێکچوون ڕزان و بۆگەنکردنیان. بەڵام وەکو هەموو زیندەوەرەکانی تر ئەم زیندەوەرانش بۆ گەشە سەندن و زیادبوونیان پێویستیان بە ئاو هەیە. بەڵام هەنگوین لە پێکاتەکەیدا هێندە ئاوی تێدا نییە کە بەشی ژیانی زیندەوەران بکات. لەبەر ئەوە هەنگوین ناوەندێکە کە زیندەوەرە زیانبەخش و خۆراک تێکدەرەکان ناتوانن تیایدا بژین. ئایا جلی خوری مرۆڤ گەرم دەکاتەوە؟ لاپەڕە 57. لە ڕۆژە ساردەکاندا بۆ ئەوەی سەرمامان نەبێت جلوبەرگی خوری لەبەر دەکەین. لە ڕاستیدا جلی خوری گەرممان ناکاتەوە، بەڵکو تەنها ڕێگری لەوە دەکات کە گەرمی جەستەمان بچێتە دەرەوە و سەرمای دەرەوە بگاتە جەستەمان. واتە خوری گەرمکەرەوە نییە، بەڵکو نەگەیەنەری سەرما و گەرمایە. پەڕەشوتی ئۆتۆمبیلەکانمان چۆن کار دەکەن؟ لاپەڕە 58. هەندێک ماددەی کیمیایی لە ناو پەڕەشوتدا بوونیان هەیە، لەوانەش سۆدیۆم، ئەزاید و ئاسنی سێ یاخود فەریک ئۆکساید. لە کاتی پێکدادانی ئۆتۆمبیلدا ئەم ماددە کیمیایانە بە بریسکە ئاگرێکی لە ناکاو لەگەڵ یەکدا زۆر بە خێرایی کارلێک دەکەن و یەک دەگرن. لە ئەنجامی ئەم یەکگرتنەدا گازی نایترۆجین دروست دەبێت. کاتێک پەڕەشوتەکەش پڕ دەبێت لەم گازە دەئاوسێت. لە ڕاستیدا هەموو ئەمانەی باسکران تەنها لە 84 میلی چرکەدا واتە لە چاوتروکانێکدا ڕوودەدەن. چۆن هەندێک نوقڵ و بنێشت ناودەممان فێنک دەکەنەوە؟ لاپەڕە 59. پلەی گەرمی بە هەڵمبوونی ماددەی تامبەخشی ئەو بنێشت و نوقڵانەی ناودەممان فێنک دەکەنەوە زۆر نزمە. لەبەر ئەوە لە پلەی گەرمی ناودەمماندا بە ئاسانی دەبن بە هەڵم. کە دەستگۆڕین بۆ هەڵم گەرمی لە دەممانەوە وەردەگرن. ئیتر کاتێک گەرمیەکەی دەممان دەچێت بۆ بنێشت و نوقڵەکە ئێمەش هەست بە فێنکی و حەسانەوەی ناودەممان دەکەین. بۆچی پشیلە سمێڵی هەیە؟ لاپەڕە 60.
ڕەگی سمێڵی پشیلەکان لە هەستیارترین شوێنی لاشەیاندا دانراوە کە پڕە لە دەمار و خوێنهێنەر. سمێڵی پشیلە هەتا بڵێ هەستیارە بە شێوەیەک کە هەست بە بچووکترین گۆڕانی ئاراستەی هەواش دەکات. بەهۆی ئەم هەستەشەوە ئاراستەی هەوای شتەکانی چواردەوری دەزانێت و ئەمەش دەیپارێزێت لەوەی خۆی بە شتەکانی دەوروبەریدا بدات. لە هەمان کاتدا پشیلەکان سمێڵیان وەک ڕاستەش بەکاردەهێنن بۆ بڕیاردان لەسەر ئەوەی کە ئایا بچن بە شوێنێکدا یان نا. بۆچی تەلی ناو گڵۆب ناتوێتەوە؟ لاپەڕە 61. ئەو تەلە باریک و لولەی کە لە ناو گڵۆبدا بەکاردێت لە مادەی تەنگستۆن دروست کراوە. گرنگترین هۆکاری بەکارهێنانی ئەم مادەیە بەرزی پلەی توانەوە و کوڵانیەتی کە لە نێوان 3414 بۆ 5900 پلەی سەدیدایە. لە کاتی داگیرساندا هەرگیز پلەی گەرمی ناو گڵۆپەکە ناگاتە ئەم پلەیە و بەم شێوەیە تەلەکەش ناتوێتەوە. هۆکارێکی تری نەتوانەوەی ئەم تەلە بوونی گازی ئارگۆن و نایترۆجینە لە ناو گڵۆپەکەدا. ئەرکی ئەم دوو گازە دوورخستنەوەی گەرمیە لە تەلە داگیرساوەکە. چۆن ئێسکی شکاو چاک دەبێتەوە؟ لاپەڕە 62. سەرباری پێکاتەی بەهێزی ئێسکەکان کەچی کاتێک ڕووبەڕووی زەبرێکی بەهێز دەبنەوە ئەگەری شکانیان دەبێت. لە کاتی شکانی ئێسکێکدا پزیشکەکان ئاراستەی ئێسکە شکاوەکە ڕاست دەکەنەوە و پاشان دەیگرنە گەچ. ئیتر لەم ساتەوە میکانیزمی ناوەخۆی چاکبوونەوەی ئێسکەکە دەست بەکار دەکات. لە پێش هەموو شتێکدا خوێنی چواردەوری ئێسکە شکاوەکە دەمێت. بێگومان ئەمە مەینێکی ئێجگار گەورەیە. پاشان ئەم کلۆ خوێنە گەورەیە لەگەڵ ئەو کانزایانەی کە لە خانەکانی ئێسک دروستکردنەوە دەردەدرێن یەک دەگرن و ئێسکێکی ڕق پێک دەهێن. پاش ماوەیەک شکاویەکە چاک دەبێتەوە و ئێسکەکە هاوشێوەی جارانی لێ دێتەوە. گیانداری دژەبەستن یانی چی؟ لاپەڕە 63. لە خوێنی هەندێک گیانداردا کۆمەڵێک مادەی کیمیایی بوونیان هەیە کە هەمان ئەرکی دژەبەستنی ڕادێتەری ئۆتۆمبیلەکان دەبینن. پێکاتەی ئەم مادە تایبەتانە بە جۆرێکن کە خۆیان بە کریستاڵە سەهۆڵینەکانی ناو خوێنی گیاندارەکەدا هەڵدەواسن و ڕێگری دەکەن لە زیادبوون و یەکگرتنیان. ئیتر ئەم گیاندارانە بەبێ ئەوەی ڕق بنەوە دەتوانن لە سەرمای زۆر سەختدا ژیان بەرنەسەر. تەنانەت بینراوە هەندێک لەو گیاندارانە ماوەی 3 ساڵ لە ژێر سەهۆڵبەنداندا ماونەتەوە بێ ئەوەی هیچ زیانێکیان پێ بگات. بۆچی دەپرخێنین؟ لاپەڕە 64. کاتێک دەخەوین جەستەمان زۆر پشوو دەدات و ماسوولکەکانمان خاو دەبنەوە. ئیتر کاتێک ماسوولکەی بەرپرسیار لە بۆڕی هەناسەدا خاو دەبێتەوە ڕێچکەی هەناسەدان تەسک دەبێتەوە. لە بارێکی وادا ئەو هەوایی هەڵی دەمژین بە ئاسانی ناگاتە سیەکانمان. جا ئەو دەنگەی کە لە کاتی پرخەپرخدا دەیبیستین ئەو دەنگەی لە کاتی پرخەپرخدا دەیبیستین بریتیە لە لەرەلەری شانە نەرم و خاوبووەکانی بۆڕی هەناسەمان. هۆکاری زیادبوونی پرخەپرخ لەگەڵ بەرەو پێشچوونی تەمەندا دەگەڕێتەوە بۆ نەرمبوونی شانە ماسوولکەکان. دەتوانرێت کۆتایی بە پرخەپرخ بهێنرێت بە بەکارهێنانی ئەو چارەسەرانەی بۆ ڕقکردنی شانە شل و خاوبووەکانی بۆڕی هەناسە بەکاردەهێنرێن. بۆچی کتری و قۆری فیشکە فیشک دەکەن؟ لاپەڕە 65. ئەو ئاوەی دەیکەینە ناو کتری و قۆریەوە لە بنەوە دەست دەکەن بە گەرمبوون. هەر لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمی ئاوەکەشدا لە ژێرەوە تاکتاکە بڵقی هەڵم دروست دەبێت. لەبەر ئەوەی ئەم بڵقانە کێشیان لە ئاوەکە سوکترا ئەوە بەرەو سەرەوەی ئاوەکە بەڕێ دەکەون. کاتێک سەر دەکەونە سەرەوە لەگەڵ ئەو چینە ئاوەدا بەیەک دەگەن کە هێشتا ساردە و وەک خوارەوە گەرم نەبووە. ئەمەش دەبێتە هۆی تەقینیان. ئەو فیشکەی ئێمە لە کاتی کوڵانی ئاودا گوێمان لێ دەبێت بریتیە لە دەنگی تەقینی ئەم بڵقانە. ئەم دەنگە بە زیادبوونی ژمارەی بڵقەکان زیاد دەکات. کاتێکیش هەموو ئاوەکە گەرم دەبێت دەنگەکەش نامێنێت. ئەمەش لەبەر ئەوەیە کە ئاوی سارد لە ناو کتری یان قۆریەکەدا نامێنێت تا بڵقەکان بتەقێنێت. چۆن باران دەگۆڕێت بۆ بەفر؟ لاپەڕە 66. هەورەکان لە دەرەنجامی چڕبوونەوەی ئەو هەڵمە ئاویانەوە دروست دەبن کە لە سەرزەویەوە بەرەو ئاسمان بەرز دەبنەوە. ئەگەر هاتوو ئەم دەنکۆڵە ئاویانەی کە هەور پێک دەهێنن لەگەڵ هەوای زۆر سارددا بەریەک بکەون ئەوا دەگۆڕێن بۆ دەنکۆڵە بەفری تەنک. دواتر ئەم دەنکۆڵانە یەک دەگرن و وەک بەفر دەبارێن. واتە دەنکۆڵە ئاوی ناو هەورەکان لە ژێر کاریگەری هەوای زۆر سارددا بەبێ ئەوەی بە دۆخی باران بووندا تێبپەڕن دەگۆڕێن بۆ بەفر.
فرنە مایکرۆوەیڤەکان چۆن کار دەکەن؟ لاپەڕە 67. ئەو شەپۆڵە مایکرۆیانەی کە گەرمی ناو ئەم جۆرە فڕنانە دابین دەکەن لە شەپۆڵی کارۆمگناتیسی پێک دێن. ئەم شەپۆڵانە ڕاستەوخۆ کار دەکەنە سەر گەردیلەکانی خواردنەکە. لە دەرەنجامی بەریەککەوتنی نێوان گەردە جوڵاوەکان خواردەمەنیەکە لە ماوەیەکی زۆر کەمدا گەرم دەبێتەوە و ئامادە دەبێت. لەبەر ئەوەی لە فڕنی کارەباییدا یان ئاویان ڕۆنی خواردنەکە گەرمیەکە هەڵدەمژێت، ئەوە خواردنەکە درەنگتر پێدەگات. شەپۆڵە مایکرۆیەکان ناتوانن بە ناو کانزادا تێپەڕ ببن، لەبەر ئەوە دەبێت لەم جۆرە فڕنانەدا تەنها قاپی شوشە و پلاستیک بەکار بهێنرێت. لەلایەکی ترەوە لەبەر ئەوەی شەپۆڵە مایکرۆیەکان بۆ سەر تەندروستی مرۆڤ زۆر زیان بەخشن، هەر بۆیە نابێت بوار بەهاتنە دەرەوەی ئەو شەپۆڵانە بدرێت. ئەمەش بەداخستنی تەواوەتی دەرگای فڕنەکە دەبێت لە کاتی کارپێکردنیدا. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئاو چۆن ئاگر دەکوژێنێتەوە؟ لاپەڕە 68. پێش هەموو شتێک کاتێک ئاو دەکرێت بە تەنێکی کڕگرتوودا، ئاوەکە گەرمی لە تەنەکەوە وەردەگرێت، پاشانیش بەو گەرمیەی وەری دەگرێت دەبێت بە هەڵم. ئیتر ئەم هەڵما چواردەوری تەنەگراویەکە دەگرێت و دەبێتە ڕێگر لە بەردەم گەیاندنی گازی ئۆکسجیندا. وەک دەشزانین لە نەبوونی گازی ئۆکسجیندا هیچ شتێک ناسووتێت. بۆچی ماسی خۆف و تێکەرا دەئاوسێت؟ لاپەڕە 69. ماسی خۆف و تێکەرا زۆر بە هێواشی مەلە دەکات، لەبەر ئەوەش کە ناتوانێت لە دەست دوژمنەکانی هەڵبێت بە شێوەیەک بەدیهێنراوە کە بۆ خۆپاراستن فو دەکاتە خۆی و دەئاوسێت. لە کاتی مەترسیدا بە هەڵمژینی ئاوی دەریاکە قەبارەی دوو هێندەی لێدێت. بەم شێوەیەش ئەو دڕکەکانی کە سەرەتا پای جەستەیاندا پۆشیوە دەردەپەڕن. جا چونکە خواردنی ماسیەکی دڕکاوی کارێکی زەحمەت و ژەمێکی ناخۆشە، بۆیە دوژمنەکانی پەلاماری نادەن و وازی لێدەهێنن. بۆچی کاخەز لە کاتی دڕاندندا دەنگ دەردەکات؟ لاپەڕە 7. کاخەز لە ڕیشاڵی سلیلۆزی پێک دێت. کاتێک پارچە کاخەزێک دەدڕێنین، ئەم ڕیشاڵانە لە یەکجیا دەبنەوە. ئەو لەرەش کە ئەم ڕیشاڵانە لە کاتی دڕاندندا دەری دەکەن، دەبێتە هۆکاری پەیدابوونی شەپۆڵی دەنگی لە هەوای دەوروبەریدا. جا چەندە خێراتر کاخەزەکە بدڕێنیت، ئەوەندەش دەنگەکەی زیاتر دەبێت، چونکە لەم بارەدا کۆمەڵێک ڕیشاڵی زۆر لە ماوەیەکی دیاریکراودا لە یەکجیا دەبنەوە. بۆچی ناتوانین خۆمان خەتوکەی خۆمان بدەین؟ لاپەڕە 71. کاتێک کەسێک خەتوکە دەدرێت، یەکسەر ڕیشاڵە دەمارە بچووکەکانی سەرپێستی کارا دەبن و مێشکی لێ ئاگادار دەکەنەوە کە وریای مێشک پترتر دەبێت. ترپە و لێدانی دڵیش لەگەڵیدا زیاد دەکات، بەڵام مێشکمان بە شێوەیەک بەدیهێنراوە کە دەتوانێت جیاوازی بکات لە نێوان ئەو ئاگاداریانەی کە لە خۆمانەوەن و ئەوانەشی کە لە دەرەوە بۆ جەستەمان دێن. بەردەوام مێشکمان پێشەنگی دەدات بەو کاردانەوانەی لە دەرەوە دێن. بۆ نمونە، ڕووداوی هاوچەشنی دەستسووتان لەو حاڵەتانەیە کە پێویستی بە پەرچەکرداری خێرایە. هەر لەبەر ئەوەشە کاتێک لەلایەن کەسێکەوە خەتوکە دەدرین، کاردانەوەی خێرامان بۆی دەبێت. بەڵام کاتێک خۆمان خەتوکەی خۆمان دەدەین، مێشکمان کەمتر هەستیاری نیشان دەدات، بۆیە خەتوکەمان نایەت. ئایا تەمەنی درەخت دیاری دەکرێت؟ لاپەڕە 72. کاتێک لە کۆتەرەدارێکی بڕاوە دەڕوانین، چەند بازنێکی هاوچەقمان بەرچاو دەکەوێت. بازنەکان لە توێژاڵی دەرەوەی درەختەکەەوە دەست پێ دەکات و بەرەو ناوە بە دوای یەکدا ڕیز بوون. هەر یەک لەم بازنانە ئاماژەیە بۆ ساڵێک لە تەمەنی درەختەکە، واتە بە ژماردنی هەموو بازنەکان دەتوانین تەمەنی درەختەکە دیاری بکەین. ماوەی نێوان بازنەکانیش ڕێژەی گەشەکردنی درەختەکەمان لە ماوەی ساڵێکدا پیشان دەدات. هەر بۆیە گەورە و بچووکی نێوان بازنەکان بارودۆخی ئەو وەرزانەمان بۆ دەردەخات کە بەسەر درەختەکەدا تێپەڕیون. بۆ نمونە، ئەگەر نێوانی دوو بازنەکەم بوو، ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەو ساڵە وشکا ساڵی بووە. بە پێچەوانەشەوە، ئەگەر ماوەی نێوان دوو بازنەکە زۆر بوو، ئەوە بەواتای ئەوەیە کە ئەو ساڵە تەڕ و پاراو بووە. بۆچی پێیەکانمان مێرو لە دەکەن؟ لاپەڕە 73. کاتێک لە دانیشتندا قاچەکانمان دەخەینە ژێر خۆمان و بە چوارمشقی یان هەر شێوازێکی تری هاوشێوەی ئەمەدا دەنیشین، فشار دەکەوێتە سەر دەمارە خوێنەکانی قاچمان.
ئەمەش دەبێتە ڕێگر لە بەردەم هاتوچۆی ئاسایی خوێن بەناو دەمارەکانماندا. جا کاتێک فشارەکە لەسەر قاچمان نامێنێت و تا ئەو کاتەی هاوسەنگی خوێن لە نوکی پێماندا ئاسایی دەبێتەوە، هەست بە جۆرێک لەرزین دەکەین لە قاچماندا. هەستێکمان دەبێت وەک بڵیت بەجارێک هەزارەها مێرولا بەسەر قاچماندا بێن و بڕۆت. ئەمەش ئەو حاڵەتەیە کە بە مێرولەکردن ناو دەبرێت. بۆچی خەوتن لەسەر جۆڵانەدا ئارام بەخشە؟ لاپەڕا 74. هەموو تەنێک بە گوێرەی کێش و بەرکەوتنی لەگەڵ ئەو ڕووکارەی لەسەرەتی پەستانێکی دەکەوێتە سەر. بەم شێوەیە کێشی تەنەکە چەندە بەسەر ڕووبەرێکی فراوانتردا بڵاو بێتەوە، بەو ئەندازێش پەستانێکی بۆ سەر ڕووبەرەکەی کەمتر دەبێتەوە. جا بۆیە کاتێ لەسەر نوێنێکی نەرم یاخود جۆڵانەیەک ڕادەکشین، هەست بە ئاسوودەیی دەکەین، چونکە هەموو بەشێکی جەستەمان بەرکەوتنی لەگەڵ زەویدا دەبێت و کێشمان بەسەر ڕووبەرێکی فراواندا بڵاو دەبێتەوە. بە پێچەوانەشەوە هۆکاری ئەو ناڕەحەتیەی کاتێک لەسەر تەپڵەکێکدا دەنیشین هەستی پێ دەکەین، بۆ ئەو ڕاستیە دەگەڕێتەوە کە کێشی جەستەمان بەسەر ڕووبەرێکی بچووکدا بڵاو دەبێتەوە. بەم شێوەیە لەم کاتەدا ئەو پەستانەی دەکەوێتە سەرمان زۆر زیاترە. هەر لەبەر ئەم هۆکارەشە کاتێک خانمان پێڵاوی پاژنە بەرز لە پێ دەکەن، ڕۆیشتنیان بە ڕێگادا زەحمەتتر دەبێت. بۆچی لە باریپانیدا ڕۆژنامە بەڕێکی نادڕێت؟ لاپەڕا 75. زۆر بە ئاسانی دەتوانین لەسەرەوە بۆ خوارەوە ڕۆژنامەیەک بەڕێکی بدڕێنین، بەڵام کاتێک دەمانەوێت لە باریپانیدا هەمان لاپەڕە بدڕێنین، بێگومان زیگزاکی تێدەکەوێت. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دارە ڕیشاڵیەکان کە پێکاتەی سەرەکی ڕۆژنامەن لەسەرەوە بۆ خوارەوە درێژ دەبنەوە. جا کاتێک ڕۆژنامە بەستوونی دەدڕێنین، دەتوانین بە خەتی ڕیشاڵەکاندا بەڕێکی تا خوارەوە بین. بەڵام کاتێک ڕۆژنامەکە بە پانی دەدڕێنین، هەر جارێک کە ڕێی لە ڕیشاڵێک دەکەوێت زیگزاگ دروست دەکات و هەر بۆیە بەڕێکی نادڕێت. بۆچی کاتێک دەست و قاچمان زۆر لە ئاودا دەمێننەوە چرج دەبن؟ لاپەڕا 76. ئێمە مرۆڤ نزیکەی هەموو جەستەمان بەموو داپۆشراوە. دەتوانین هەندێک لەم وانە بە ئاسانی ببینین، بەڵام بەشێکی زۆریان پێویستیان بە وردبوونەوەیە بۆ ئەوەی ببینرێن. لە بنکی ئەم وانەدا ڕژێنی چەوری بوونیان هەیە. ئەو چەوریەی لەو ڕژێنانەوە دەردەچن لە شوێنی خۆیاندا چینێکی دژە ئاو پێک دێنن. ئیتر بەم شێوەیە بە ڕێگرتن لە چوونە ژوورەوەی ئاو بۆ ناو پێستمان بە نەرمی دەمێننەوە. بەڵام لەبەر ئەوەی سەری پەنجەکان و ناولەپ و بنی پێمان مویان پێوە نییە، بۆیە لەم شوێنانەدا چینی پارێزەری چەوری بوونی نییە. جگە لەوەش ئەم ناوچانە بە چینێک پێستی ئەستووردا پۆشراون. جا کاتێک دەست و پێیەکانمان بۆ ماوەیەکی دیار لە ئاودا دەمێننەوە، ئاوەکە دزە دەکاتە ژێر پێستەکە و دەیەوێت جێی خۆی بکاتەوە. بەڵام لەبەر ئەوەی پێستەکە شوێنی ئاوەکەی تێدا نابێتەوە، ئەوە پێستی ئەستووری ئەم شوێنانە دەئاوسێن و چرز دەبن. بۆچی هەندێک جار باڵندە ماسی خۆرەکان لەسەر یەک قاچ ڕادەوەستن؟ لاپەڕا 77. قاچی هەندێک باڵندەی وەک سوورە قوڵنگ و حاجی لەقلەق و شاهۆ تەنها ئێسقانە و هیچ مادەیەکی چەوری تێدا نییە کە لە سەرما بیان پارێزێت. لەبەر ئەوە زۆر زوو قاچیان سەرمای دەبێت. لەبەر ئەم هۆیە جارجارە لەسەر یەک قاچ دەوەستن و قاچەکەی تریان دەهێننەوە ژێرجەستەیان بۆ ئەوەی لە نێوپەڕەکانیاندا گەرمی بکەنەوە. بۆچی دوای نان خواردن هەست بە ماندوویەتی دەکەین؟ لاپەڕا 78. بە مەبەستی دابینکردنی وزەی پێویست بۆ کردداری هەرس، پاش نان خواردن بەشێکی گرنگی خوێنی لاشەمان دەڕوات بەرەو ناوچەی گەدا. ئەم کردارەش بە شێوەیەکی بەرچاو لەو خوێنەکەم دەکاتەوە کە بۆ بەشەکانی تری لاشەمان دەڕوات. جا لەبەر پێویستی ماسوولکەکانمان بەو ئۆکسجینەی کە لەلایەن خوێنەوە بۆیان دەڕوات، بۆیە دەبینین بە شێوەیەکی گشتی هەست بە ماندوویەتی دەکەین و خەو دەمان باتەوە. بۆچی لەژێر ئاوی پەستان بەرزدا مرۆڤ لە پەلوپۆ دەکەوێت؟ لاپەڕا 79. پەستانی هەوا لە ئاستی دەریادا بریتیە لە 1 ئەتمۆسفیر. کۆ ئەندامی هەناسە و سووڕی خوێنی مرۆڤیش بە گوێرەی ئەم پەستانە ڕێکخراوە. بەڵام کاتێکدا دەبەزین بۆ ناو قوڵاییەکانی ئاو، پەستان لە هەر دەمەترێکدا 1 ئەتمۆسفیر زیاد دەکات. واتە هەتا لە بنی ئاوەکە نزیکتر بینەوە، ئاوەکە پەستانێکی زیاتر دەخاتە سەرجەستەمان. بۆیە دەبینی لە کاتی هەناسەداندا کاتێک مەلەوانەکان گازە ئۆکسجین و نایترۆجینەکەی بتڵی سەرپشتیان هەڵدەمژن، لە خوێنیاندا دەتوێتەوە و پاشان بە شانەکانی لەشیاندا بڵاو دەبێتەوە. گەر لە کاتی چوونە سەرەوەدا مەلەوانەکە بە خێرایی سەر بکەوێت، ئەوە لەگەڵ دابەزینی پەستاندا ئەم گازانش بە خێرایی بڵاو دەبنەوە. لەبەر ئەوەی ئۆکسجین لە شانەکاندا بەکاردەهێنرێت.
هیچ ئاستەنگەیەک دروست ناکات. بەڵام بڵاوبوونەوەی لە ناکاوی نایترۆجین بە دەمارەکاندا دەبێتە هۆی گیرانی دەمارەکان و دڕانی سی و تەنانەت لە پەلوپۆکەوتن و ئیفلیت بوونیش. تەنانەت ڕەنگە کارەساتەکە بە مردنیش کۆتایی پێبێت. لەبەر ئەم هۆیە و بۆ ئەوەی تووشی ئەم حاڵەتە نەبن دەبێت مەلاوانەکان بە خاوی لە بنی ئاوەوە بێنە سەرەوە و لە چەند قوڵاییەکی جیاوازدا بوەستن پێش ئەوەی بە تەواوی بێنە سەر ئاوەکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئایا نێرەی مێسولە لوتی هەیە؟ لاپەڕا 8. لوت لە مێسولەکاندا ئەو ئەندامەیە کە بۆ مژینی خوێن بەکاری دەهێنن، بەڵام لەبەر ئەوەی تەنها مێسولەمێیەکان خوێن دەمژن بۆیە تەنها ئەوان لوتیان هەیە. مێسولەمێیەکان هێلکەکانیان لە ناو خۆیاندا هەڵدەگرن. گەورەبوون و گەشەکردنی ئەم هێلکانەش پێویستی بە پرۆتین هەیە و لەم ڕوەشەوە خوێن بە سەرچاوەیەکی باشی پرۆتیندا دەندرێت. هەر بۆیە مێسولەمێیەکان لە ڕێگەی خوێن مژینەوە پرۆتینی پێویست بۆ هێلکەکانیان دابین دەکەن. اینجا لەبەر ئەوەی نێرەی مێسولەکان بەرپرسیارەتی هێلکەدانان و گەورەکردنی ئەم هێلکانەیان لە ئەستۆنیا، بۆیە لوتیشیان نییە تا خوێنی پێ بمژن. واتە ئەو خوێنەی مێسولەکان لە زیندەوەرەکانی ترەوە وەریدەگرن تەنها بۆ گۆشتکردنی هێلکەکانیانە، نەوەک بۆ تێرکردنی سکیان، چونکە سەرچاوەی سەرەکی خۆراکی مێسولە بریتیە لە ئاوگی ڕووەکەکان. بە برۆنزبوون چییە؟ لاپەڕا 81. بەمانەوە لە ژێر تیشکی خۆردا ڕەنگی پێستمان دەگۆڕێت و بەم ڕووداوە دەوترێت ڕەشبوونەوەی پێست. ئەمەش دەرەنجامی کارلێکی کیمیایی خانەکانی ڕەنگە لە چینی ژێرەوەی پێستماندا. کاتێک ئەم خانانە ڕوبەڕووی تیشکە سەر و وەنەوشەیەکانی خۆر دەبنەوە، یەکسەر ڕێژەی توخمی ڕەنگە تۆخەکان کە پێیان دەگوترێت مێلالنین تێیاندا زیاد دەکات. ئیتر بەم شێوەیە لە ژێر خۆردا ڕەنگی پێستمان تۆختر دەبێت. لە ڕاستیدا ئەم تۆخبوونەوەیە بۆ پاراستنی پێستمانە لە کاریگەریە ترسناکەکانی تیشکی سەرووەنەوشەیی، چونکە مێلانین هەڵدەستێ بە هەڵمژینی تیشکە سەرووەنەوشەیەکان. بەڵام ئەگەر کەسێک بە بەردەوامی لە ژێر تیشکی خۆردا بمێنێتەوە، ئەوە لە دوای ماوەیەک ئەم پارێزگاریەش بەس نابێت، چونکە تەنانەت ئەگەر ڕەنگی پێستیشمان تۆخ بوو بێت واتە چینی سەرەوەی بە مێلانین داپۆشرابێت، هێشتا هەر بەشێک لە تیشکی سەرووەنەوشەیی بەردەوام دەبێت لە چوونە ناو پێستمان. جا ئەگەر پێست ڕێژەیەکی لە ڕادەبەدەر تیشکی سەرووەنەوشەیی بەرکەوت، ئەوە کۆمەڵێک کێشەی بۆ دروست دەبێت و تەنانەت لەوانەیە ببێتە هۆکاری توشبوون بە شێرپەنجەی پێست. ساڵانە زیاتر لە 9 ملیۆن مرۆڤ تووشی ئەم نەخۆشیە دەبن و ڕێژەکەش بە تایبەتی لە ناو گەنجاندا ڕووی لە زیاد بوونە. نینۆکەکانمان چۆن درێژ دەبن؟ لاپەڕا 82. نینۆکەکانی دەست و پێمان لە ڕەگی نینۆکەکانی ژێرپێستەوە دێنە دەرەوە. ئەم ڕەگانە زۆر نزیکن لە بەشی بنەوەی نینۆکەکانمان. بەشی زیندوی نینۆکەکانمان زۆر تەنکن و بە شێوەیەکی نیوە مانگیان هەیە و ڕەنگیان سپیە. ئەم بەشەش لە پەنجە گەورەکەماندا زۆر جار بە ئاسانی دەبینرێت. خانەکانی ڕەگی نینۆک هەڵدەستن بە بەرهەمهێنانی جۆرێک لە خانەی مردوو کە پێی دەوترێت کیراتین. جاکە خانەی نوێ دروست دەبن، پاڵ بە نینۆکە مردووەکەوە دەنێن بۆ دەرەوە و بەم شێوەیە نینۆکمان درێژ دەبێتەوە. لەبەر ئەم هۆکارەشە کە بە هەمان شێوەی بڕینی قژمان هەست بە ئازاری نینۆکردنیش ناکەین. بۆچی ئێسکی مرۆڤە بە ساڵاتچۆکان ئاسانتر دەشکێت؟ لاپەڕا 83. کالیسیۆم و فۆسفات ئەو دوو کانزایان کە بەرپرسیارن لە بەهێزی و پتەوی ئێسکەکان. ئەو کریستاڵانەی کە لەم کانزایەوە دروست دەبن تەنها لە بەشێکی ئێسکی ئەو کەسانەدا کە لاون، لەگەڵ بەرەو پێشچوونی تەمەندا ئەم کریستاڵانە بە هەموو لایەکی ئێسکدا بڵاو دەبنەوە. ئیتر لەم کاتەدا ئێسک بە شێوەیەکی بەرچاو نەرمیەتی و جیڕیەتیەکەی لەدەست دەدات. ئەم حاڵەتەش دەبێتە هۆی ئەوەی ئێسکی بە ساڵاتچوان بە ئاسانی بشکێت و لە پاش شکانیش بە ماوەیەکی زیاتری پێویست بێت بۆ چاکبوونەوە. کاتێک کارەبا دەبڕێت تەلەفۆنەکان چۆن کار دەکەن؟ لاپەڕا 84. تەلەفۆنەکانمان بەهۆی دووایەری سەرەکی ڕەنگ جیاوازەوە دەبەسترێن بە پلاکی تەلەفۆنی سەردیواری ماڵەوەمان و لەوێشەوە دەبەسترێن بە ناوەندی پەخش و ئاڵوگۆڕی تەلەفۆنەوە. یەکێک لەم وایەرانە هێڵی قسەکردنی هاوبەشە. لە ڕێگەی وایەرەکەی تریشەوە بەردەوام تەزویەکی کارەبایی بە بڕی 6 تا 12 ڤۆڵت دەگەێنرێتە تەلەفۆنەکانمان. ئیتر لەبەر ئەم هۆیە ئەگەر لە ماڵەوە کارەباش ببڕێت، تەلەفۆنەکانمان هەر بەردەوام دەبن لە کارکردن.
چونکە وزەی پێویستیان لە ناوەندی کارکردنەوە بۆ دابین دەکرێت. لە حاڵەتێکیشدا ئەگەر تەزوی کارەبای ناوەندی کارکردن بپچڕێت، ئەوە بە شێوەیەکی خودکار سیستەمی پاتری ناوەندەکە دەکەوێتە کار و تەزوی پێویست بۆ تەلەفۆنەکان دابین دەکات. ئایا لە دەرەوەی کۆمەڵی خۆر هیچ هەسارەیەکی تربوونی هەیە؟ لاپەڕا 85 هاوشێوەی ئەو هەسارانەی کە بە دەوری ئەستێرەکەی خۆمان خۆردا دەخولێنەوە، چەندین کۆمەڵە هەسارەی تریش هەن کە بە دەوری ئەستێرەی تردا دەخولێنەوە. بەپێی زانیاریەکانی ساڵی 2003 دەرکەوتووە کە لە دەرەوەی کۆمەڵی خۆر 107 هەسارە بوونیان هەیە کە بە دەوری 93 ئەستێرەدا دەخولێنەوە. لە پاڵ ئەمانشدا چەند هەسارەیەکی تریش دۆزراونەتەوە، بەڵام ئێستا بە فەرمی بوونیان نەسەلمێنراوە. هەر یەک لەو هەسارانش کە تا ئێستا دۆزراونەتەوە بەلایەنی کەمەوە 30 ئەوەندەی زەوی دەبن. ئەم جیاوازیە گەورەیەش لە قەبارەدا بەهۆی ئەوەوە نییە کە هەموو هەسارەکان گەورە بن، بەڵکو هۆکارەکەی بۆ ئامێرە دووربینەکانی ئێمە دەگەڕێتەوە کە لە ئێستادا تەنها توانای دۆزینەوە بینینی هەسارە گەورەکانیان هەیە. یەکێک لەو هەسارانش کە دۆزراوەتەوە لە زەوی ئێمە دەچێت بە پەیڕۆنکردنەوەیەکی ئاژانسی لێکۆڵینەوەی ناسا کە لە بەرواری 13 2005دا بڵاوکراوەتەوە. ئەم هەسارە نوێی دۆزراوەتەوە 15 ساڵی ڕووناکی لە زەویەوە دوورە و بە دەوری ئەستێرەیەکدا دەسوڕێتەوە بە ناوی گلایسس 876 وە خولگەکەشی لە ئەستێرەکەیەوە زۆر نزیکە. تیرەی ئەم هەسارەیە 2 هێندەی زەویە و بارستایەکەشی نزیکەی 6 ئەوەندەی بارستایی زەوی دەبێت. چۆن ئەسپ دەتوانێت بە پێوە بخەوێت؟ لاپەڕا 86 ئەسپ بە جۆرێکی وابەدی هێنراوە کە بتوانێت کاتێک لەسەر قاچەکانی ڕادەوەستێت ئەژنۆکانی قفڵ بکات. لە سایە ئەم تایبەتمەندیەوە دەتوانێت ماوەیەکی دوور و درێژ بێ ئەوەی لەسەر زەوی دابنیشێت لەسەر قاچەکانی ڕابوەستێت. تەنانەت دەتوانێت بە پێشەوە بخەوێت. لێکۆڵینەوەکان دەریان قستووە کە ئەسپەکان زیاتر بەم شێوازەی خەوت نەدەحەوێنەوە، چونکە لە حاڵەتی ڕاوەستاندا وزەی کەمتر لەدەست دەدەن. هەروەها بەهۆی گەورەی لاشەیەوە لە کاتی پاڵکەوتنیدا ئەندامەکانی ناوەوەی دەبنە هۆی قورسکردنی کردداری هەناسەدانی. بۆچی هەورەکان بەر لە بارانبارین ڕەنگیان دەگۆڕێت بۆ خۆڵەمێشی؟ لاپەڕا 87 هەورەکان لەبەر ئەوەی تیشکی خۆر دەدەنەوە سپی دەردەکەون، بەڵام بەر لە بارانبارین دڵۆپە ئاوی ناو هەورەکان گەورە دەبن و بەم هۆیەشەوە ڕێژەی تیشکدانەوەی هەورەکان کەم دەبێتەوە. ئیتر هەورەکان لە بڕیدانەوەی ئەو تیشکانەی کە دێن دەست دەکەن بە هەڵمژینیان. ئەنجامی ئەم حاڵەتەش ئەوەیە کە هەورەکان خۆڵەمێشی و ڕەشباو دەردەکەون. بۆچی بە تێبەڕبوونی کات قژمان سپی دەبێت؟ لاپەڕا 88 هەر تاڵە قژێک وەک لوولەکێکی ناوبۆش وایە. لە ناوەندی بۆشایی لوولەکەشدا توخمە ڕەنگەکان بوونیان هەیە کە پێیان دەوترێت مێلانین. لە تەمەنی گەنجیدا لە بۆشایی ناوەندی ئەم لوولەکەدا شلەیەک هەیە کە ئەو مادەی مێلانینانەی ڕەنگ بە قژ دەدەن پێکەوە کۆ دەکاتەوە، بەڵام لەگەڵ بەرەو پێشوەچوونی تەمەندا ئەم شلەیەش بەرەبەرە لە ناو دەچێت، چونکە چیدی پێز ناتوانێت وەکو پێشتر بە شێوەیەکی تەندروست تاڵەمووەکان بەرهەم بهێنێت. خانە ڕەنگ بەخشەکانیش لەبەر نەبینینەوەی ناوەندێک بۆ ئەوەی خۆیانی پێڕاگیر بکەن لە هەوادا دەمێننەوە. بەم جۆرە قژیش ڕەنگی خۆی لە دەست دەدات و سپی دەبێت. لوتمان چۆن بۆن دەکات؟ لاپەڕا 89 ئەو پرۆسەیە کە ئێمە پێی دەڵێن بۆنکردن لە ڕاستیدا بریتیە لە بەهەڵمبوونی دەنکۆڵی کیمیایی شتەکانی دەوروبەرمان. لە هەر هەناسە وەرگرتنێکیشماندا هەوا لە لوتمانەوە دەچێتە ناو لەشمانەوە. ئێسکە تایبەتەکانی لوتمان بەشێک لەو هەوایە ئاراستە دەکەن بۆ بەشی سەرەوەی بۆشایی لوت کە ناوچەی وەرگرتنی بۆنە. بەم شێوەیە گەردیلەکانی بۆن لە کاتی هەناسەداندا لەگەڵ ئەو هەوای وەری دەگرین دێنە ناو لوتمانەوە، دەگەنە ئەو ناوچە تایبەتەی تێیدا دەناسرێنەوە. بەم شێوەیە ئێمەش دەتوانین لە کاتی هەناسە وەرگرتن و دانەوەدا هەموو جۆرە بۆنێک بکەین. شتنی وشک چۆن ئەنجام دەدرێت؟ لاپەڕا 90 ئەو مادەی کە چڵک و پەڵەی سەرپۆشاکەکانمان لە کاتی شۆردنی دەستیدا یاخود لە جلشۆردا ناهێڵێت تایت و ئاوە، بەڵام لە شتنی وشکدا لە شوێنی ئاو بەرهەمێکی نەوتی بە ناوی پێچلۆرۆثایلین بەکاردەهێنرێت. واتە لە ڕاستیدا شتنی وشک پاکردنەوەیەک نییە لە ناوەندێکی وشکدا ئەنجام بدرێت، بەڵکو پرۆسەیەکە کە تیایدا لە بڕی ئاو پۆشاکەکان بە توێنەرەوەیەکی تر دەشۆرێن. زریان چۆن دێتەکایەوە؟ لاپەڕا 91
لە ئەنجامی تێپەڕبوونی تەوژیمی هەوای سارد بەسەر زەریا گەرمەکاندا زریان دروست دەبێت. هەوا ساردەکە پاش وەرگرتنی هەندێک گەرمی لە زەریاوە بەرز دەبێتەوە و ناوچەیەکی پەستانی هەوای نزم بە دوای خۆیدا دێنێتە کایەوە. پاشان پەستانی هەوای بەرزی دەوروبەری ئەم ناوچەیە بە خێرایی دێت بەرەو ئەم ناوچە پەستان نزمە. ئیتر ئەم جۆرە تەوژمی هەوا ساردەکە لە ناوچەیەکی پەستان نزمەوە دەچێت بۆ ناوچەیەکی پەستان نزمی تر و دەست دەکات بە سوڕانەوە لە نێوان ئەم ناوچانەدا. دەی ئیتر ئەوەی کە پێی دەوترێت زریان ئەمەیە. ئایا هیچ ماسیەک هەیە بێ ئاو بژی؟ لاپەڕا 92. زۆربەی زۆری ماسیەکان گەر لە ئاو بێنە دەرەوە پاش ماوەیەکی کەم دەمرن. بەڵام لە چەم و ڕووبارەکانی ئەفریقادا هەندێک جۆری ماسی هەیە کە خاوەنی سین و دەتوانن بۆ چەند مانگێک بێ ئاو بژین. ئاوەکانی ئەفریقا لە گەرمترین ڕۆژەکانی هاویندا بۆ چەند مانگێک وشک دەبن. لە کاتی کشانەوەی ئاوەکاندا ئەم ماسیانە خۆیان لە ژێر قوڕاوی جۆگەکاندا دەشارنەوە و دەوروبەریان بە قوڕدا دەپۆشن و تەنها کونێکی بچووک دەهێڵنەوە بۆ هەناسەدان. ئیتر بەم شێوەیە تا ئەو کاتەی جۆگەکان پڕ ئاو دەبنەوە ئەم ماسیانە چەند مانگێک لە ڕێی بەکارهێنانی سیەوە ژیان دەبەنە سەر. پلەی گەرمی خۆر چەندە؟ لاپەڕا 93. پلەی گەرمی ڕووکاری دەرەوەی خۆر کە یەکێکە لە ئەستێرە گەورەکان نزیکەی 6000 پلەی سەدیە و لە پلەی گەرمی ناوەوەشی دەگاتە 20 میلیۆن پلەی سەدی. لە گەردووندا هەروەک چۆن هەندێک ئەستێرەمان هەیە کە گەورەیەکەیان یەک لە سەردەی گەورەی خۆرە، لە هەمان کاتدا چەندین ئەستێرەش هەیە کە قەبارەیان 100 ئەوەندەی قەبارەی خۆر دەبێت. لە کاتێکدا پلەی گەرمی ڕووکاری دەرەوەی ئەو ئەستێرانەی تینیان لە خۆر کەمترە دەگاتە 3000 پلەی سەدی. ئەوانەی کە هاو قەبارن لەگەڵ خۆردا پلەکەیان لە 6000 پلەی سەدیدایە و گەرمی ئەوانەشیان کە لە خۆر گەورەترن دەگاتە 30000 پلەی سەدی و بەرزتریش. ئەو ئەستێرانەی کە پلەی گەرمیان بەرزە قەبارەیەکی زۆر گەورەیان هەیە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بۆچی ئەو باڵندانەی بەسەر تەلی کارەباوە دەنیشنەوە کارەبا نەیانگرێت؟ لاپەڕا 94. کارەبا وزەیەکە لە ئەنجامی بەریەککەوتنی ئەلکترۆنەکان لەگەڵ گەردیلەکانی تەنیشتیان و لەراننەوەی ئەو گەردیلانەوە دەگوازرێتەوە. ئەو تەزوەی کە لە یەکێک لە وایەرەکانی ناوکێبڵی سەرچاوەیەکی وزەی کارەباوە دەردەچێت پاش گەیشتنی بە سەرچاوەیەکی وەرگر و بە جێهێنانی ئەرکی خۆی بە وایەرە سادەکەی تردا دەگەڕێتەوە. تەزووی کارەبا هەرگیز ڕێگای بەرگر ڕیسستانت هەڵنابژێرێت کە پەیدا بڕوات، بەڵکو هەمیشە کورتترین و سادەترین ڕێگا بۆ گەیشتنەوە بە خاک هەڵدەبژێرێت. ئەو باڵندانەی بەسەر تەلی کارەباوە دەنیشنەوە هیچ بەرکەوتنێکیان لەگەڵ خاکدا نییە، هەر لەبەر ئەوە نابنە ڕێگایەکی کورت بۆ گەڕانەوەی کارەبا بۆ خاک. هەر بۆیە کارەبا لە بڕی تێپەڕبوون بە لاشەی باڵندەکاندا تەلی ژێرقاتیان هەڵدەبژێرێت و پێیدا تێپەڕ دەبێت، چونکە تەلەکە کەمتر بەرگری نیشان دەدات تا لاشەی باڵندەکان. هەر لەبەر ئەم هۆیە باڵندەکان دەتوان بە درێژایی ڕۆژ لەسەر ئەو تەلە ڕووتانەی کارەبا بوەستن کە ڤۆڵتاجی بەرزیان پێدا دەگوازرێتەوە بێ ئەوەی تووشی هیچ مەترسیەک ببنەوە. بەڵام ئەگەر ڕێکەوت باڵندەکە بەرستوونی کارەباکە بکەوێت ئەو کات بارودۆخەکە دەگۆڕێت، چونکە لەم حاڵەتەدا تەزووی کارەباکە دەبێت یان لە ڕێگەی کۆڵکەکەوە بگاتە خاک یان بە لاشەی باڵندەکەدا، بێگومان لەبەر کورتیەکەشی باڵندەکە هەڵدەبژێرێت. هەر کاتێکیش ئەوە ڕووبدات ئەوە باڵندەی بەستە زمان کارەبا دەیگرێت و لار دەبێتەوە. بۆچی سەهۆڵ سەر ئاو دەکەوێت؟ لاپەڕا 95. ئاو تاکە مادەیە لە سروشدا کە لە کاتی بەستنیدا قەبارەی زیاد دەبێت و چڕی کەم دەبێتەوە. ئەم دۆخە ڕق و بەستووی ئاو پێی دەوترێت سەهۆڵ، واتە چڕی دۆخی بەستووی ئاو کە سەهۆڵە لە چڕی ئاو کەمترە. هەر بۆیە سەهۆڵ دەتوانێت سەر ئاو بکەوێت. ئەگەر ئاو تایبەتمەندیەکی لەم جۆرەی پێنەبەخشرایە ئەوە ئەو ئاوانەی لە زستاندا لە دەریا و دەریاچە و جۆگەڵەکاندا دەیبەستن ژێر ئاو دەکەوتن. لە ئەنجامی ئەمەشدا هەموو زیندەوەرەکانی ژێر ئاوەکە دەمردن. ئایا دەکرا زەوی بچووکتر بووایە؟ لاپەڕا 96. ئەگەر زەوی بچووکتر بووایە ئەوە هێزی کێشکردنی کەمتر دەبوو. ئەو کاتەش ئەو گازانەی کە دەوری زەویان داوە و بەرگە هەوایان دروست کردووە زەویان جێدەهێشت و بە بۆشایی گەردووندا بڵاو دەبوونەوە. بێگومان لە زەویەکی بێبەرگە هەواشدا ژیانبوونی نەدەبوو. گەر زەوی لە قەبارەی ئێستاشی گەورەتر بووایە
ئەوە ئەم جارەیان هێزی کێشکردنی زەوی زۆر زیادی دەکرد و ئەم حاڵەتەش دەبووە هۆی کێشکردن و مانەوەی گازە ژەهراویەکان لە زەویدا، کەواتە زەوی لە شیاوترین قەبارەدا دروستکراوە کە بۆ ژیان دەست بدات. تەماتە میوەیە یاخود سەوزە. لاپەڕا 97. لە ناو میوەدا تۆوێک یان چەند تۆوێکی گۆشتن یاخود وشک هەیە کە پێیان دەڵێن ناوک. بەپێی ئەم ڕاستیە پەسند کراوە هەر یەک لە قەیسی، قۆخ، درێ، فاسۆلیای تەڕ، تەماتە، خەیار و هاوشێوەکانیان میوەن، کەواتە بە کورتی سەرجەم ئەو خواردنانەی کە ناوکیان هەیە بە میوەدا دەنرێن. ئەوانش کە دەمێننەوە چ ئەوانەیان کە ڕەگی ڕوەکن وەک پەتاتە، گێزەر، شێلم، پیاز و سیر، یاخود ئەوانەیان کە گەڵای ڕوەکن وەک کەلەرم و کاهوو و قەرنابیتیش کە لە ڕاستیدا خۆی گوڵە بە سەوزەدا دەنرێن. بۆچی پێش ئوتوکردن کەمێک مادەی کولا بەسەر جلدا دەپڕژێنین؟ لاپەڕا 98. کاتێک ئاو بەسەر جلەکەدا دەپڕژێنرێت کولای سەرجلەکە دەتوێتەوە و بەم شێوەیە جلەکە نەرم دەبێت. ئاوی سەرجلەکەش بە پێداهێنانی ئوتوەکە دەبێت بە هەڵم. بەم جۆرە پۆشاکەکەی بەردەستمان دەق دەگرێت و بە شێوەیەکی ڕێک وەردەگرێت. بۆچی هەندێک جار ڕەحەتی ڕێگە نادات ئەو شلەی تێی دەکرێت بچێتە خوارەوە؟ لاپەڕا 99. ئەو شلەی دەکرێتە ناو ڕەحەتیەکەوە کە لە سەردەمی دەفرێک دانراوە، لە کاتی چوونە ناو دەفرەکەدا فشار دەخاتە سەر هەوای ناو دەفرەکە. لەبەر ئەوەی هەوای ناو دەفرەکە شوێنێک نابینێتەوە بۆ دەرباز بوون، ئەوە گیر دەبێت و هەتا دێتە پەستانیشی زیاد دەکات. ئیتر کاتێک وا دێتە پێشەوە کە تێیدا پەستانی هەوای ناو دەفرەکە دەگاتە پلەیەک کە بەس بێت بۆ ڕێگریگرتن لە کێشی شلەی ناو ڕەحەتیەکەوە. لەم کاتەدا شلەکە ناتوانێت بچێتە ناو دەفرەکە و لە ڕەحەتیەکەدا کۆ دەبێتەوە. لەم حاڵەتەدا پێویستە ڕەحەتیەکە کەمێک بەرز بکرێتەوە بۆ ئەوەی هەوای پەنگ خواردووی ناو دەفرەکە بێتە دەرەوە. ئیتر لە دوای ئەمەوە دەبێت ئەو شلەی لە ناو ڕەحەتیەکەدا کۆبۆتەوە بچێتە ناو دەفرەکەوە. بۆچی کاتێک بە تەباشیر لەسەر تەختە ڕەش دەنووسین دەنگێکی بێزارکەر دەردەکات؟ لاپەڕا 100. بۆ ئەوەی بە تەباشیر لەسەر تەختە ڕەش بنووسین تەباشیرەکە بە تەختە ڕەشەکەدا دێنین و دەیجوڵێنین. لە کاتی ئەم لێکخشانەدا چەندین دەن کۆڵەی ورد لە تەباشیرەکە دەبنەوە و بە تەختە ڕەشەکەوە دەنووسێن. ئەگەر بێت و لێخشاندنی نێوان تەباشیر و تەختە ڕەشەکە کەمتر بێت لە ڕادەی پێویست، ئەوە تەباشیرەکە دەخلیسکێت و چەند جارێک لەسەر یەک بەرتەختەکە دەکەوێت. جا ئەو دەنگی جیرەجیڕەی لەم کاتەدا دەیویستین بەم هۆیەوە دروست دەبێت. بۆچی بەگشتی گڵۆپی تەم ڕەنگی زەردە؟ لاپەڕا 101. لایتی تەم دەبێت ئەو تایبەتمەندیەی تێدا بێت کە بتوانێت هەم بەناو تەمدا تێپەڕ بێت و هەم بەردەمی شۆفێریش ڕووناک بکاتەوە. تیشکی سوور ئەو تیشکەیە کە کەمترین پەرشبوونەوەی بەسەردا دێت کاتێک بەناو تەمدا تێدەپەڕێت. هەر لەبەر ئەمە تیشکی سوور بە باشترینی ئەو ڕووناکیانەدا دەندرێت کە دەتوانێت بەناو تەمدا تێپەڕ ببێت. بەڵام تیشکی سوور ناتوانێت ئەو بڕە ڕووناکیە دەستەبەر بکات کە بۆ شۆفێر پێویستە تا بتوانێت ڕێگای بەردەمی خۆی و تیشکەکانی ئاگادارکردنەوە ببینێت. هەستیارترین تیشک بۆ چاوی مرۆڤ تیشکی زەردە. لە سەروی ئەمەشەوە تیشکی زەرد لە ڕووی تێپەڕبوون بەناو تەمدا نزیکەی هەمان کاریگەری تیشکی سووری هەیە. جا لەبەر ئەوەی تیشکی زەرد هەم بە چاکی ڕێگا ڕۆشن دەکاتەوە و هەم بەناو تەمیشدا تێپەڕ دەبێت، بۆیە بە شێوەیەکی گشتی لە گڵۆپی تەمدا بەکاردەهێنرێت. بۆچی کیسەڵە ئاویەکان فرمێسکی خوێیاوی دەڕژن؟ لاپەڕا 102. کاتێک کیسەڵە ئاویەکان لە دەریادا مەلە دەکەن ئاوی سوێر دەخۆنەوە، بۆیە دەبێت لە ئەو بڕە زیادەیی خۆی لەشیان خۆیان ڕزگار بکەن. هەر بۆیە کاتێک دێنە کەناراوەکان بۆ دانانی هێلکەکانیان فرمێسکی خوێیاوی دەڕژن. بەم شێوەیە لە ڕژێنەکانی لێواری چاویانەوە خوێیە زیادەکەی لاشەیان فڕێ دەدەنە دەرەوە. پشیلە چۆن دەتوانێت لە تاریکیدا ببینێت؟ لاپەڕا 103. لە بەشی پشتەوەی چاوی پشیلەدا ڕووکارێکی تیشک دەرەوەی تایبەت بوونی هەیە کە یارمەتیدەرە لە بەدووهێندە بینینی سەرجەم ئەو ڕووناکیانەی دێنە چاوی پشیلەوە. ئەم ڕووکارە تیشک دەرەوەیە بینینی پشیلەکان لە تاریکیدا ئاسان دەکات. لە سایە ئەم بەدیهێنانە ناوازەیەدا پشیلەکان دەتوانن لە تاریکی شەویشدا بە ئاسانی هاتوچۆ بکەن. خوێنەری بەڕێز، ئەم کتێبە بە کۆتا هات. Oh
کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 075 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی.